هل كان الموريان كانت سؤالات المطرح وبشي نقصي حذريش نظراته بيروتوني خوان بو بلان لوش وارشوا كلازمي أزال جو بدن وبشي يا روشن قليش كان خلاصة هدنا فري شوان دقيقة 5 دقيقة بفرمن لا كاغس هذا السبيكين الويش كبير شوان دقيقة 5 دقيقة في المايك فايدك فرمن زور باشا بلا وقت سجاني دسوي كم خوشة يعني كأول كتاي باش يكما هو يعني لدستان كاك يساعد جمشيدي راجعين اللي لو كم خوشة الآن عموما باش تعبانيهم كورو تسلية بجنبا خانوادي كاك حسين وهمو دوسو هاوريان و ديالا عموما كهاوري جاني لدسات كميجويكي دورو دريجو هويبو لقل همومان ولقل كومالو ولقل خلق لكردستانا بجمان جيرو كسانا قرنا بيتو ونهاية أويك أمينيته بوي ما درجدان بربازك كعواتكان وانيشي تيابيتن يادي برزو برز بيت من كم خوش بولسر چند نکته‌ای لدرجة سركم كده بحثي عزيزانا لكنوبتيان قد وقتيان كان يكون يعني لسر كوبونو لدور بلاتفورمي كي مشخص لكردستان كان بحث كردن لسر أما بتعبت لأم دورانا ولدوراني شرائطي وانقلابية أهميتي هرچ زيادة برچاوتر بياغا خلق لناو برسيارغن لناو خوي تشكيلاتغانا لسري جرو بحث ومشاجرة هي كروتي تشتيجي مشخص نية لدوري أم جريانات لدوري كوب منو وبالاخره الريكوتني كان بيت لسر هلويستيجي مشخص يعني برنامجي مشخص و أم دورانا للمبارزة راسي أم موضوعة ديارة إيموكو هويستي خومان هميشه و تو معناكا لسر برو بيش بردنو سرخصني بزود نوي شورش جيراني كردستان خالهايكي مشترك هي بوويكا كردستان هرچي زياتر يكبارشتر نشان باد وبوويكا كردستان هرچي زياتر دور بقريلا زرر وزيان قليك لقوشغل مختلفة وللايان جريانات مختلفة وللايان تنان الدسالات داراني شو بلشاوة دور بخاتو السلوانة هي هميشة درقامان عوالات وبو قفتقوك وبنو خصوباسو تنانت حتى قال بكيش يدبا يروس كردن بياني كي مشترك بلان خب اشتايق من هو اوي شو هو هميشة وتمان ناكريت چند لاين بحكمي اويكا قديمي ترن ميجويكي بهالصوراني زور تريان هي بإصلاح تشكيلات هاي يمكن الناس راوتن لنا وخلقي كردستانا خب ما نقولون بيج كباسي أحزابي سياسية وفعاليتي سياسية لكردستان كذا فلان بس إيماني تلكسي تلبوين بوينية بشتغل فلان لين شون سلب فلان لين بوينية بشتغل هند أناني أم بربس كلا لين هاي متفاوتة عملاً بري بوقرتوا كتيوا شكل بقريت وهر بما جوابيش برسياري يكتل رفقان كاغس عدو بدمو هر أو بري بوقرتوا كراسي أو تايس بشيويكي باش نروى كاري عملي كراوة
وتنزان كبحثي مانگرتن كبحثي خوبشاندان پشتیوانی لمبارزاتی خلق همو امانه ببرێکەوتنی شەر کاری مشترک و کاری باشی بۆ کراوە ولی ئەوەی کە بۆچی ئێمە ناچینە هیچ ئەتلافێکەویستە ناوەندی هاوکاری بێریا لەگەڵ جەریاناتی تر ئەوەیە کە ئێمە دەڵێن نابێ کەس حەسب بێ نابێ هیچ لایەنێک لەژێر هیچ ناوێکی مشخصە حەسب بکرێت لایەنهایە کە هەڵقڵاوی خواست و ویست و مبارزاتی ئەسلی خەڵکی کوردستانن دەبێت لە وەها شتێکە بەشدار بن و ئەگەر وەختم بێت لەسەر ئەو ڕفێقەمان کە لەسەر نەزەر کۆمەڵە لە مۆردە حسابی چەپە و پرسیاری کرد خب نظری ئەو بەشەگەر ئیجازە بن هەر بە فارسی جوابی بدەمەوە خب دوستمون سوال کردن نظر کامل در مورد همکاری با جریانات چپ در ایران یا نقش جریانات چپ در این انقلاب چیه یا این خیزش انقلابی چیه خب جدا از این که نظر ما چیه بحث ما چیه الان یه فضایی درست شده چه تو جامعه چه در خارج کشور خب این جریانات باید با توجه به این شرایط خب پاسخ مشخصی داشته باشند باید حاصل جمع فعالیت هاشون باید حاصل جمع کار و تلاششون برای پیشبرد این مبارزه واقعی و برحق که الان در جامعه هست و اسم خیزش انقلابی به خود گرفته و هر روز می‌بینیم در گوشه گوشه شهرهای ایران و حتی خارج کشور هم در مقابل سیاست‌های ضد انسانی و جنایتکارانه جمهوری اسلامی داره مبارزه میشه خیزش انقلابی میشه انواع اقسام حرکت‌های انقلابی پیش میره خب ببینید نقش این جریانات چپ در داخل شدن و در به دست گرفتن رهبری یا سازمان دادن این اعتراضات چی بوده من یه نمونه میارم مثلا من دانمارک زندگی میکنم خب ما هر هفته اکسیون های بزرگی رو سازمان میدیم که تعداد زیادی از ایرانی های مقیم دانمارک میان شرکت میکنن و اونجا ما در پشتیبانی از مبارزات مردم ایران سخنران‌هایی داریم سخنرانی میکنن بحث میکنن شعار میدن پلاکارد بلند میکنن و منتها پایینتر از ما 500 متر پایینتر از ما 5-6 حزب سیاسی هر کدومشون 2 نفر اومدن که یه پلاکارد دست گرفتن یک نفر هم به عنوان اون که بهش میگیم جامعه بهش میگیم مردمی که حزب سیاسی مشخصی انتخاب نکردن مردمی که قرار از این انقلاب دفاع کنن وظیفه‌شونه میگن میایم از خونه بیرون و با خواست مردم در جامعه همگام میشیم و باهاشون این مبارزه رو پیش میبریم یک نفرم مهمونشون نیست آیا دلیلش اینه خب جریانات چپ احزاب کمونیستی جریانات نمیدونم که تو بلوک چپ قرار میگیرن آیا این معنیش اینه خب اینا برنامه ندارن برنامهشون بده آیا پاسخ ندارن برای نیازهای جامعه معلومه که دارن معلومه که اونا انسانی ترین برنامه ها و بهترین برنامه ها رو برای بهتر کردن شرایط زندگی بشریت به طور عام دارن ولی خب چرا این اتفاق میفته واسه اینه که این مرزها و این خط قرمزهایی که فکر میکنیم اگه ازش عبور کنیم خب ما شکست میخوریم اگه شونه ما در جریان مبارزه بخوره به شونه کسی دیگه ای که برخلاف ما فکر میکنه ما اونجا بازنده ماییم از نظر من اینه یعنی نقطه ضعف این بخش از اپوزیسیون این بوده که نتونسته خودشو با مبارزات واقعی جامعه تعریف کنه و بتونه داخل این تظاهرات ها داخل قیام و به فعالینش بگه که خب کار شما سازماندهی و رهبریه کار شما تبلیغ و ترویج و تهییجه کار شما در این شرایط انقلابی
نمایندگی اونایی که بهشون میگیم اکثریت جامعه. خب این اکثریت جامعه الان نیاد پشت تو کی قراره بیاد؟ من از اینجا از همین تریبون استفاده میکنم رو به رهبری کل این جریانات، میگم واقعا خب بفرستیم کل نیروامون و کل رفقامونو بفرستیم که برن داخل اکسیونا، داخل تظاهرات ها. قراره از چی بترسیم دیگه؟ یعنی تو این شرایط که مثلا یک پارچگی عظیم در داخل جامعه هست، من نمیگم خب ما بریم قاطی این همه با همه بشیم و نمیدونم از این صحبت ها، ولی میگم مایی که فکر میکنیم نمایندگی واقعی طبقه کارگر، زنان ستم دیده، جنبش آزادی خواهانه در ایران، جنبش انقلابی در کردستان هستیم، خب الان این نیرو رو خرج نکنیم، الان این مایه رو نذاریم، گذاشتیم واسه کی؟ و اینه که ارزیابی رو که قرار باشه از این موضوع ارائه بدیم ما رو به این سو میبره که مقداری تأمل لازمه که ببینیم خب دلیلش چیه. خب من انسانی ترین شعار دستم گرفتم، یه نفر نمیاد رو برون وایسه، پس اینی که فکر میکنم اگه من برم پیش اون منو قبول نمیکنه، در حالی که واقعیات این مدت مخصوصا تو خارج کشور نشون داد که ما میتونیم نمایندگی، ما میتونیم رهبری فعالیت ها و تظاهرات ها و اکسیون هایی که در خارج کشور برگزار میشه رو به عهده بگیریم، مسئولیت پذیر باشیم و در کنارش هم نترسیم که خب اونایی که امکانات و پول و میلیارد و بهترین و پر رونق‌ترین و پر زرق و برق‌ترین دستگاه تبلیغاتی رو دارن، ممکنه اونا فکر کنن از لحاظ تبلیغی میتونن ما رو شکست بدن و هر روزی یکی رو بیارن بلند کنن، ولی از لحاظ موقعیت اجتماعی هیچ وقت نمیتونن به گرد پای جنبش آزادی خواهانه و انقلابی در ایران و کردستان هم برسن. خیلی تاسو باش میکنستند که پیروز دیویس روشکاسی و اگر مندوله من دوباره و مجبور به حال خون سر خوشی دکم و سلامتی دلم به بنماله و هاوریان و دوستان و عزیزانی که ایسای جمشیدی زایش زور گوره بود، زوری پیو ناراحت بود، بلام خوب بدید اسمم پینا کرد در مقابل روداوشی و نخوشت تسلیت دلم به همون. من درام تدقل او تعدادی که هاوریان برزن که قصیان کرد، بس نکاتی که زور مهم شرایان کرد و تقریبا بشکل نکاتی که می‌باسط کرد تکمیل کرد. ولام اگه بین لسه یک دو نکته حل بجیره بالنسبه به دانشان و بحث بکر کارو کردی مخصوصا در رابطه دقیق پلتفرم یکده بحث پلتفرم بحثشی معتبر و باشه مخصوصا در شرایطی استاده که ما چهار مبلغ قیام الجینات يفرض به و بدوی تفربونی او ماویه ده او کرسیاری مطرح بوها و معتبره که داهاتو ایران چیلی مسترده بکام سمت و سود دروا چه سیستمیک چه فرمش حکومتی لایران ده به وجود ده توازن قوا در سطح وسیلات شونه شانسی که کاران و زحمت کشان تاچان دازه که لقدرت سیاسی داهاتو ایران ده بجدار بن مجموعه سؤالی زور نراتی و مهم مطرح ده که دو بحثی پلتفرم کان در چوارچوبی آلترناتیو های سیاسی مختلف داده توانی جبری و ببروای منش بحثی چیزی قول عده مهمه و من پیمایی که دکری لسر اما همیشه بکنم بر اساسی حدی اکثری خواسته های مشترک ولم دکری مثلا او بحثه احتیاجی به لیکولینوی احتیاجی به فعالیتی زیادتره به توافقی چیو سطحی وسیعتره لسر لعنی کمیک لپلاتفورم به توافق بگیشتره با سمت السودان به مبارزه شيء که استال جریان دایا و با ساختنوی حتی قدرت سیاسی لداعته ده. اما نمونه تاریخی من بوه مثلا ل دوله شرقی و جهانی من منظور مو بحث پلتفرمه که وقتی که نازکان نروژیان اشغال کرد جنبشی که مقاومت لنروژ
بوجود هات كوجود بالشاب بريتيب ولا تشك وراستي جامعي نرويج حزب كومونستي نرويج تدابو حزب كارجري تدابو حزب دهقاني تدابو بهالشروط جرايشان سياسي مختلفة تدابو أو جرايش السياسي أنا لسرت سند خال توافق يعني يش إلى توافق كان كدوري الشرطة كهوكالات ذكر عليه نازي كان بالآخر نازي كان شكل سياق رويج ندري بلان هوكالكيان بيك برنامج مشترك خاتمة بيبدأ بني فلس برنامج كأو برنامج مشترك وبناغي عليه فقر زدائي عليه جامعي فقر ومجموعي لا أو كي أستفيد سيستمي بيما لبسر دي وسر سعودي كسبورا صادم زايكر إما دتوانين أو قبل بحث ك بعض خالهاي شيء زندگی اجتماعی کرێکار و زەحمەتکێش مەخصوصاً کرێکار و زەحمەتکێش و دوای کولی جامعە تغییر دەدا توافقاتێکی وەسیع و هەمەگانی بکردرێ جاوە لە مەسەلەن ئەو مثالە ئەوانە حکم نییە وەکی من دێڵم ئەو بەحسێک مەسەلەن لە جودایی دین لە دەوڵەتەوە بگرە ئەوەش دوای بەحسێک دێتە گۆڕێک بە چ بەرداشتێکەوە ئایا بە بەرداشتی سکولاری یا بە بەرداشتی لایەکی که مثلا من بخوام موافقی برداشتی که لایکی بلا جدایی دارد نه سکولاریسم یا مثلا اولی که جامعه بتوانه سرنوشتی فرد بعدا بگیره تحصیل رایگان به آزادی های سیاسی وجودی هبه مجموعه لو خاصة ديمقراطية که تأثير مستقیم داده نتسر جیانی خلق تقریبا توافق کنه. لجامعات مشخصي كردستان خالق بين هاي المهمة وكتواوي أحزاب سياسي إمزاي كان كتفاوت كان برسميات بناسا وبو رجع هاي كده شرائط تفاوت واختلاف ده تميزي مذاكرة وخلق وراديو تلفزيون وبحث ومجادلة متوسل بن يعني شوي شو زور متمدن أنا بحل اختلاف نبتك نبا أو خالق حد يقلنا ذكر لسه كده توافق لسه كدري وهو بالنسبة بالإمكان وزيرة هو تصمت وسوج ذا أو نبتيجو درجة قصة كان قصة شديدة كحازي كردي درا تذكر مسألة رابطة حزب كوملا ده وهيك هموية ما على رغم وهيك كوملين بني كوملا بلا اسمه حزب كوملين أو قصة راستا لما يسترجع برنامج هيك أساس نامه بني أساس نامه برنامج حزب كومونست إيران يا بيانية وهموية ما حزب حزب كومونست إيران أوي كده تولي تاريخ السنة هذا إما تشكيلات تقل تصير فرازون الشبهايك مواظبه شقا كان شوم جدايا كان دليل سبو هذا هم قابل البحث بلا ما من قبل هو زور سبتي ترواه صدقم أو السنة أول كده تأكيد عليهم لا إيش بلا زر سكانش ده إذا كان لبيرنا ولا مكاسب له بحث كي مثلا كل سنة حزب كومونست إيران معناه نية مثل فعالية كومونا وإما بينه ومعناه عملي كده معناه كي عملك شيء بجويك أجل حتى وكله تقول لك إما ليرة ده كمك بالأساس أفق أرماني كمبارزة يقول لك به إن النيو سكان وقت شيء راح تربطه من بالنسبة إما زمان أي شيء آزاد ديمقراطي كده وده خلق بتوان السوري خويا بن دماغي زبويا وده أي هذا بزمانك السوسياليستي مبارزة بلان جنبش هاي اجتماعي وتواي أخر كان يتكلم مبارزة ده باش دارن هميا كومونيزمين هميا سوسياليزمين بلان محترز وخاصة يعني تشكيلات شيء اجتماعي دتواني بلا ربع تواوي جنان بلا تواوي أو كسانك عليه خشونات الستام استميت جنسيتي طبقاتي وهر نوزل مزولكن دتوانين بتشكيلات كوان ملحق أو تشكيلاتي أول يعني مثلا نفرق دتواني بلا كسيك بلا أمن محترز بمسألة استمينا تواتي ملي وأمن كاكمل كومونيستين حتى نيوين رجعي قلتوديم حتى آخر سنة قررناها يك تشكيلات اجتماعي يحتاج بويك أو زلفيتي هبه قبل زور باشا بخيري وباوشي معاولة حتى نيوين رجعي ثاني ورجعي بكودبي من منظور بويك أو بحثنا وقت كتو معنيكي ولا فورمي أساسنا مدى بالأخرى إصلاحات الشيء بيوستن أو إصلاحات خو منتبه كردن دقل شرائط جنبش نياز هاي أو روي مبارزاتي طبعا مجد بكاي لسر بكيني وبزين صفر مولاي تتواني وبي ولا حزب كومونست إيران بهيز وزمانه هنية إما لازمة كومونيزم وسوسياليزم حتى أجل لازمة معني كينوا
من الدنيا أورودان لست لو سردمنا تسمع معناها شيء عملي هي معناها شيء تيوري نظري أساس نامي شون دبيك إما رجاي دهاتو من بكين وش بر هالبحث كل سر أول هو یکیز دوستان در رابطه با چپ و نظر ما در مورد چپ در این انقلاب چیست؟ در رابطه با نقش و جایگاه چپ در این قیام، در این جنبش، در این خیزش خب طبعا میتوان اصلا کلا در مورد چپ خیلی بحث کرد و ما بین چپ اجتماعی اون چیزی که و چپ متحزب طبعا تمایزی قائل شدیم. چپ متحزب متشکل از احزاب سیاسی که خودشون چپ میدونن، کمونیست میدونن و چپ غیر متحزب و چپ اجتماعی به معنای تمام مبارزینی که در ایران از جنبش کارگری تا جنبش‌های مختلف پیشرو در عرصه مبارزه هستند، اما وقتی که به خواست و مطالباتشون نگاه میکنی همین قیام زن زندگی آزادی طبعا یک معنا و خوانش چپ و سوسیالیستی رو میشه ازش استنتاج کرد. اما چپ امروز من اگه بخوام اینطور صحبت کنم من فکر میکنم یعنی چند نکته مشخص چپ ایران احتیاج به بازبینی داره. چپ ایران احتیاج به این داره که یه بار دیگه به خودش نگاه کنه، به سیاست‌ها، به استراتژی، به تاکتیک‌هاش و تلاش کنه که خودش رو منطبق کنه با شرایط مبارزه طبقاتی در عصر امروز، در دوره امروز. بخشی از این چپ رفیق عزیز ما رو به عنوان یک جریان که میگیم کمونیست هستیم برای جامعه سوسیالیستی مبارزه میکنیم، بعضا ما رو جریان ناسیونالیست، دست راستی، قوم پرست میدونن که به اسم چپ هم هست و در این حال این تشخیص نمیده که به قول معروف از نظر اجتماعی کدوم جنبش، کدوم نیروهای اجتماعی هستند که راه رسیدن و نزدیک شدن به جامعه سوسیالیستی رو هموارتر میکنن. به همین خاطر خیلی خلاصه این که نظر ما در مورد چپ ما رابطه یا نظر خیلی دوستانه‌ای داریم. تشکیلاتی که با کلا احزاب سیاسی کردستان که چپ هم نیستن رابطه داره، دیالوگ داره، همکاری داره. طبعا با احزاب چپ هم باید بیشتر از این باشه نه کمتر از این جنبه منطقیشه. اما اینکه از لحاظ نظری ما چی میگیم و واقعیات چه چیزی هستن میتواند دو چیز متفاوت باشه. اما ما از هر نوع همکاری، دیالوگ با احزاب چپ هم استقبال میکنیم و هم پیشنهاد میکنیم که یه مقدار به تاکتیک‌ها خم بشن و ما چپ نباید خودش رو ایزوله کنه، نباید خودش رو به حاشیه در حاشیه تعریف کنه و ما با راه و روشی رو پیدا کنیم که بتونیم این خواسته ها، نیازها یه دموکراتیک، انسانی، سوسیالیستی رو این سوال اصلی چگونه میتوانیم به خواست و اکثریت توده های کارگر و زحمتکش در محل کار و زندگی تبدیل کنیم. اگر روزی از روزها به همون اندازه‌ای که مردم در خیابان‌ها شعار علیه دیکتاتوری خامنه‌ای برای آزادی یا اینا میدن، این توده های کارگر و زحمتکش به این توافق برسن، به این آگاهی برسن که بگن ما جامعه‌ای میخوایم که خودمون سرور خودمون باشیم و میدونیم که چگونه ادارهش میکنیم، راه سوسیالیسم هموارتر میشه. و به همین خاطر باید تنه زد، باید با احزاب سیاسی نشسته برخاست داشت و چپ خودش رو نه حاشیه تعریف کنه و نه بخواد بهش چیز بکنه. این چند نکته بود که من میخواستم اشاره کنم. خیلی ممنون. یه توضیح میتونم بدم ببخشید. خواهش رادیکال بود ببخشید و حزب کمونیست کارگری میدونم من هم با بعضی از این احزابی که خودشون رو کنار میکشن و نمیاد همکاری میکنن من هم زاویه دارم، ولی حزب کمونیست کارگری معمولا با فامیله مشترک میذاره و خیلی چیز دیگه در جایی هست. منظورم بله خیلی ممنون. خب بقیه مناظره رو ادامه میدیم. بلام دعوتن لیکن با آقای کبگین با بحثی فراتر و سوالی فراتر و هم دوره که تریش
میوانان یازید وەربگرینەوە کۆتا و مختصر لە عەرزی سێریەکان جارە بەجێ چواردەیەەکان بەڵام ئەمە کرد و جوای سوال بووە فەرقی یەکردکەمە کاکەسان دەوترێ دانێ لە خێسڵەتە بەرجەستەکانی کۆمەڵە کە تانیدیە موفق بێ لە عەرسەی مبارزە زانیدیە لەکوێ بە ئیسلاح چۆن بە بڕی مەسایل کارە چوارچوێ ئستراتیژیە بە چۆن بەرخۆکە چۆن ئستراتیژی بەکارەوە چۆن تاکتیک بەکارەوە یعنی لەو قاڵوە کە ئەگەر لەگەڵ فلانە جەمعە بەشداری بکەین لە مەسەلەیەکی خاسە واتە داعیە بینەوە یا شانمان لە شانی کەسی تر کە پێ بە ئیسلاح لە کۆمونیزمەکەمان کەم ڕەنوێتەوە کە نۆقسەکانیشە بە شێوەی جاتەی ئشارەت پێ کرد ئەوەی لەبەر چۆن نەگرکە سای کردگە باوجودیەوە ئامانجێکی هەیەویج مبارزە بەرعەلەی چەسانەوەی ئینسان بەدەستی ئینسان گەیشتن بە جامعەکە ئینسانەکان بەرابەرتیا بژێن بە حقوقی بەرابەری سیاسی اقتصادی اجتماعی بگەی لەگەڵ پیاگەنی هەوسەتحی پیاگ بۆیە تانیدیە خۆی لە بەحەق بە موفق بووە و وەکو بڵێ ئەحزابی تر نەکەفتەسە بۆشەوە یاکەتێ کەم ڕەنگ نەبووەسەوە هەمیشە حسێنی بۆ کریاگە لەسەر قسەی حەساب کریاگەوان ئەمە بە چەند منزوریکەوە گەرەکت بێت لە ئێستا لە مواردێکی خاص وەکو نمونە لێریتەوە ئەو جملە لە شەوڕشی ژن ژیان ئازادیەکە پەنیاسە پەنجمین مانگی خۆیەوە چۆن نەتوانێت یاری ئەگەر گەرەکە بێت نمونای بەرجەستە لە هەڵکاریانەکە لە عەرزی 5 مانگە تەشکیلات هەوڵی داگە سیاسەت گوزاری کردگە یاکەتی بە ئیسلام لە چوارچێوە سیاسەت داڕشتین و لە چ لە میدیاوە بیگرەیە چ لە ڕاگەیاندەکانێکی ترەوە ساحبەوانەوە منزوور چییە بۆ کۆمەڵە یەک شتەمیشە ئەهمیەتی بووە یان لەنیکەم دەرکی من ئەوەسە کە کۆمەڵە یەک زۆر بەلایەن مهمە ئەوی شەوەیە کە دەڵێ ئەگەر قەرارە بچووکترین دەستکەوت لە جەریانی مبارزە بەدەست بێتووە مەرحەلەیەک خەباتی خەڵک لە ناو کۆمەڵگا بەرەو پێش بەرێت دەبێت بۆ ئەو بچووکترین شتە خۆمان دووکەین کار بکەین تەلاش بکەین و بڕینە بەرەو لەگەڵیان یعنی ئێمە شتێکی گەورەمان بۆ خۆمان نەکردووەتە ئەولەویەتێکی هەڕۆژەمان کە هەموو ڕۆژیاسین دەورێ بینەوە پێ بزانین چۆن بگەین بەو شتە گەورە ئێمە پێمان وایە بۆ گەیشتن بە ئەو دنیای کە تەشکیلاتەکەمان لەسەری بنیاد نراوە بۆ ئەو دنیای کە تا ئیمڕۆ هەمومانم کۆمەڵە ئینسانە شان بە شانیە خەریکین ئەیوێنە بەرەو ڕێگەیەکی دوورە درێژمان لەبەرە بەڵام لە جەریان ئەم ڕێگا ئەنواع وەقسام دەستکەوتکە مشخص هەست کە دەبێت جوامان بێ بۆ هەر کام لەوانە کە مەسەلەی ئیعدام تێتە بەرەو لە ناو جامعە دەبێت ئمە بین بە یەکێ لە فعالینی بەرجەستەی مبارزە لەگەڵ لەغوی مجازاتی ئیعدام یا قەتڵی دەوڵەتی کە ناو ئیعدامی لەسەردانەوەانە ئەگەر مەسەلەی خەباتی ژنان کە ئەڕوات سنوورەکان کوردستان و ئێران و وڵاتان دەوروبەر تێپەڕنێ و دروشمی ژنجیان ئازادی بە هەموو زمانێک لەسەر تاسەر دنیا تەرجمە ئەکرێتەوە پێمان وانییە مەسەڵەن فقط شرکتێکی سیاسیمان دەبێ بێت پێمان وایە دەبێ عەمەڵان دەبێ بە توا و هێز و توانامانەوە بەشدار بین لەو مبارزە و ئەمە ئێمە بەرەو ئەوات کە بین بە تەشکیلاتێکی زیاتر جەماوەری بین بە تەشکیلاتێکە کەسێ پێوانە بێ کە ئەگەر هات لەگەڵ ئێمە دانیش لەگەڵ ئێمە بەحسی کرد نخات زعف ئێمەی باس کرد مشکڵات ئێمەی باس کرد ئەوە ئێمە خێرای ئەیخینە خانەی دژمنەوە نا ئەوە نییە ئەوە نییەوە نابێ کۆمەڵە بەو شێوە تعریف بکرێ بەو شێوە تەوزیح بدرێ بەو شێوە بڕێتە ناو کۆمەڵگا و کە تەشکیلاتێکە مەجموعەی بیرۆ باوەڕی مشخصی بۆ خۆی تعریف کردووە و بێجگە لەوانە ئامادە نیە گوێ لە هیچ شتێکی تر بگرێت گەرەکمە بێژم بە باوەڕی من
ئەبێ کۆمەڵە بۆ هەر کام لەو پرسیارانەیە کە لە جریان مبارزات تێتە بەرەو بۆ هەر کام لەو کەند و کۆسبانەیە کە لە جریان مبارزە تێتە بەرەو جواب واقعی خۆی بێ نەترسێ بڕواتە پێشە و فعالینی هانبات کە شرکەتیان بێت لە ئەو شتا کە پێ دەڵێن ئەمری واقعی ناو کۆمەڵگاوە مایە بۆ دابنێ و هەر ئەم دەورانەیش بەڕاستی سەرڕای هەموو زەعف و کەم و کۆڕیت کە ئێمەش وەکو جریانێکە پێک هاتوین لە مەجموعەیەک ئینسان کە بۆیان هەیە هەڵەیش بکەن بۆیان هەیە پاشیان هەڵبکەوێت بۆیان هەیە اشتباهیشکەن بەڵام سەرڕای هەموو ئەمانە هەوڵمانداوە کە بەو شێوە وارد بین و هەوڵمانداوە کە جوابی واقعی بینەوە بە ویستێکی واقعی کە لەناو کۆمەڵگا هەست و بۆ ئەمەیش هەمیشە گەڕاین بە دوای متحدی باشە و ئەمەیش هەمیشە گەڕاین بە دوای کەسانێکە کە لە ناو جامعە تەئسیریان بێ لە ناو جامعە خەڵکی گوێ لە قسەیان بگرێ و هاوکات ئەوانیش کەسانێ بن کە ڕنگدانەوەی خواست و ویستی ناو جامعە بن. دەسۆ خۆش بێ کاکەسەد کاک بێروس بەر لە جۆنبشی ژینا یا ئینقلابی ژینا کە بێژین کرێی کاران بە شێوەی پەراکەندا لە عەسای مختلفە احترازاتی خاصیان دەکرد هاتنە مەیدان بۆ داخوازیەکانیان لەجوڵا حقوقی مواقع و ئیمەنی کار بۆ ژۆشتان فەرهەمیان هەر بۆ شێوە بعض شەستەکان بۆ سفرێکاڵیان ئێستا هەوڵەتەکانیان دەقوبوونەوەیان کرد بەڵام لە جۆنبشی ژینا کە دەستی پێکرد خیزشی ئینقلابی ژینا تقریبا تا نازەیەک لێبێژی ئەمانە خەفکە یعنی دیارە ئەوەی کە لە خیابانە ئەوەی کە احترازەکە ئەوەی کە سینە سپەرەکە مناڵ هەژار و فەقیرە کرێکارە بەڵام بە شێوەی پەراکەندەست ئەگەر بۆ تەبەقەی کرێکار بە یعنی وەکو تەبەقەی وەکو سازمان یافتە کە باوجودی وەکتان سیرەوە تەوانەسی چنان کە لازم بوو تەوەقعی لێرچوو دیاری نەبوو و تانی سێچ کە ئەگاداری وارد جنبش خیزش نەبوو یعنی بە تۆری سازمان یافتە ئەگەر ئێران فزایکی ئازاد واقعان وجودی هەبێەوە هیچ کەس نەترسانایە وەکتبیان مەسەن بڕۆن ڕێی خۆتان بدەن بە یەقین زیاتر لە 90% ڕێیان بە نەفی ئەسەن کولی سیستمی ئیسلامی و جمهوری ئیسلامی دێت ئەوە ڕاستە کە لە توولی ئێستادا هەتا ئێستا کە هاتووین لە داهای متەوالیدا مەسەلەن جنبشی کارگەری یەکێک لەو جنبشانە بۆ کە هەمیشە احترازی کردو احتسابی کردو مەجموعەوانە خاستەهای خۆیان مەطرح کردو بەڵام بەحسەکە لەسەرەوەی تۆیە و خاستانی کە هەموویان بەرهەقن کە کارگەران مبارزەیان بۆ کردن بەڵام لە چوارچێوەی لە سەتێکی کەلامدا لە چوارچێوەی خاستەهای سنفیدا خولاسە دەکردراوە ئەوەی کە مبارزەی سنفی تەبەقەی کارگەر لە وڵاتیشی ئیستیلالیدا لە ئیدامەی خۆیدا دەبێتە مبارزەیەکی سیاسی ئەو بەحسەش هەر دروستە بەڵام عەلارەقمی دروستبوونی ئەوە بەحسەکە لەسەرەوەیە کە مەسەلەن خواست بۆ ئەفزایشی زیادکردنی هەردەستەکان گەرانەوەی کرێکارانی ئەخراجی بۆ مەجموعەی لە خاستانە هەمووی ئەوانە خواستایەکی دروست بەرهەق بەڵام لە چوارچێوەی سنفدا ئەو مبارزاتە بەرهەقانە تا ئەو حەدە ڕۆشت و ئیعتیلای پەیدا نەکردووە کە قدرەتی لە عەرسەی مبارزەی سیاسیدا قدرەتی سیاسی و حاکمیەتی سیاسی بێنێتە ژێر پرسیارەوە یعنی لە توولی مەسەلەن لە توولی چوار مانجی ڕابردوودا کە شعار لەی دیکتاتۆریە لەی خامنەی کە جەنبەیەکی کاملەن سیاسی هەبووە و بەخۆی گرتووە و ئەو مبارزەی سیاسی بۆ تەعیینی تەکلیفکردن لەگەڵ حاکمیەتی سیاسی جنبش‌های ئیجتیماعی تا ئەو حەدە ئێستا خۆیان سەیقەر لەداوە خۆیان ئامادەجان پێدا نەکردو ئەو بەحسێکی زۆر مهمە کە مبارزە دەچێت چوارچێوەیەکدا بەحسێکی دیکەی کە هەیە ئەوەی کە تۆ ڕاست دەکەی
تەواوی قیام کنندگان یا ئەکسەریەتیان ئەگەر نەژێتەوە بەڵام ئەکسەریەتیان متعلقن بە کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش بەڵام وەختێک کە بەحسی تەبەقە دەکردرێت ئەوەڵین شتێک کە تەداعی دەبێتەوە بەحسی تەشەکلە تەبەقەی کارگەر و مەسەلەن گروههای دیگەی ئیجتیماعی کۆمەڵایەتی تا چە ئەندازە متشەکل هاتوون بە خواست و ویستی سیاسی مشخصە ئەدەبێتە قابلی بەحسە جنبشی معلمان جنبشی دانیشتجویی جنبشی دانیشتجویی دەنێو ئەو قیامەی ئێستادا هەیە بەڵام ئەوەی کە ئەو جنبشانە بێنن حاکمیەتی سیاسی تعیین تەکلیف بکەن احتیاجی بە کار و فعالیت ئەو بەحسەکە بەحسێکی دیکەیش ئەوەیە کە بۆ بەحسی تەشەکل زۆر مهمە کە احتیاجی بە کارکردنە جنبشی تەواوی ئاگاهان نەفەقەت جنبشی کرێکاری هەتا مدافعینی ئەو جنبشەش بێنن لەو خەتەدا ئاسیب شناسی بکەن مەوانەعەکان چن مەوانەعەکان بە ڕسمیەت بناسن بۆەوەی کە بتوانن ڕەفێکاوە طبقەی کارگەر نە تەنها لە عەرسەی اقتصادیدا بەڵکو لە عەرسەی سیاسیدا مدعی بێتە گۆرە بڵێ قودرەتی سیاسی ئێمە دەمانەوێ و ئەوە بە زۆری و ئیرادەگرایی ناکرێت بەڵکو بە قەناعەت دەکردرێت بە ناسینی قودرەتی خۆ دەکردرێت و بەوە دەکردرێت کە ئەو گەرایشەی کە مۆحتەقە دەکات کرێکار و زەحمەتکێش لە عەرسەی سیاسیدا وارد بێ ئەویش تەفەوقی هەبێ لەنێو خودی جنبشی کارگەریدا بە نظری من مانەعەکان ئێمە نابێ مانەعەکان دەستی کەم بکرێت یەکێک لە مانەعەهایەکی کە ئێستا لە مەقابل ئەو بزوتنەوە ئیجتیماعیانەدا قەراری هەیە تەوەهومە بازم تەوەهوماتێکە ئیسلاح طەلەبان و میلی مەذهەبیەکان و دەوروبەرانی حاشیەیی ڕژیم بە وجودیان هێناوە جدا لەوەی کە خەڵک چاولێکە مەسەلەن بینی مبارزاتی دانیشتجویی جوانان و مبارزاتی کرێکاری فەرق هەیە فەرقەکە ئەویش ئەوەیەکە ئەوە ڕۆنگی خۆم کە جوانێک کە دێتە خیابانەکان بە هەمان ئەندازە مەسئولیەتێکی اقتصادی خانەوادەجیە کە مەسئولی خانەوادەهەیەتی ئەو جوانە لەسەر شانی نییە یعنی ئێستا دە پرۆسەی ڕۆژدایە دە پرۆسەیەکدایە کە دەیەوێت ئایندەی خۆی ساختاتەوە بۆیە بۆیە بە نظری من ئێمە احتیاجمان بەوەیە جنبشی ئێمە احتیاجی بەوەیە کە هەم لە لەحاظی ئۆمقەوە کەمێک عمیقتر بێتەوە هەم لە لەحاظی وسعەتەوە وسعەتێکی زیاتر بەخۆیەوە بگرێت هەم لە لەحاظی خواستویستەکانەوە ئەو خواستویستانە بە شێوەیەکی ئاگاهانە ئیزافە بکردێت و ئەوە ئیرادەگەراییە کاری دەوێت مەسەلەن ئەگەر هەموو بڵێن ئێمە ئازادیمان دەوێت خۆتەبەن ئێمەش لە ئازادی دفاع دەکەین بەڵام ئازادی ئەو مەقولەیە ئەو نقطە ئیتسالەیە بینی سۆسیالیزم و لیبرالیسم و گرایشاتی مختلف کەمتر جریانەکەی بڵێ ئێمە ئازادیمان نەوێت بەڵام ئەوەی کە یەک ئاگاهی تەکامل یافتە دێنێ بەغێر از ئازادی خواستهای اقتصادی خواستهای ڕفاهی خواستهای عدالەتی ئیجتیماعی و ئەوەی کە حقوقی مەطرح دەکات دەڵێ ئێمە ئازادیمان دەوێت بۆی کە بتوانین خۆمان باشتر بەیان بکەین زندگیی باشتر ساختین و ئەوە پرۆسەی کار و مبارزەیە کە لە پێش مندە سپاس کا بێروزگان دەستەکان و خۆش کاس جنبشی انقلابی ژیان ئازادی لە کوردستان دەستی بکە لە وەقع فرەکتوری نەکێشانە فەقەت دوستانەکانی ئێران بەڵکو ئاڵەمی شارەکانی ئێران دەهاتەکانیشی لەم خیزە انقلابیە ملیەتەکانی ئێران وەجه لە کوردەکان و بەگوچەکان پای ئەسڵی یعنی بەقەوڵتنی ئاتژگیانی مەحرەکە بووگەن لە مەسەلە پای ئەسڵی انقلاب بووگەن هەزیەیان داگە چوونە سەر پایەوان بەڵام لەم مدەتا بینین بەڕزا پەهلەوی بە پشتیوانی پانێرالیستەکان کارزاری من وەکالەتی دەهەم میان خسارە و ئەحساس ئەکرێت کە شتانی هەیە لە پشتیەوە یعنی ئەیا ئەم کارزارە گەرەکیە کۆمەکە بە جنبش کە بە سەرنجامی بگەێنێ ئەم انقلابە بە سەرنجام بگەێنێ لە چوارچێوەی بە ئیسلام خواست و داخوازی ئەکسەری مردمی ئێران ئەگەر بێژێ یا ئەوەی کە گەرەکە ئاغا باڵاستەرێ بێت و پێی وایە ئەگەر ئەم خیزە انقلابیە
تاکەتی فرەتە تورکیشی ڕادیکاڵترە بێتەوە فرەتە بە خواستەکانی خۆی پێیەوە خۆی لە مەحەکەدا ڕێبەرێکی باشتر فکرەکاتەوە چه شتێک ئاڵتەرناتیڤی داهاتوی جامعەیە یا بێجوان لەو ڕاستە ئەم مەسەلەی من بەکەڵاتبی لە هەم هاتە ئاراوە یانەوەی کە بە شێوەیە کە گەرەکیان نییە ڕێبەرەوە لە ڕادیکاڵ بوون خاستەکانی خۆی باشتر فەرموکە تەوەقعەکانی خۆی باشتر فەرموکە بە گەرەکیان بەناڕێدا. خب بوو جواب پرسیارە دەبێت دوایە ڕاجعەکەینەوە ناو جامعە بە دوای ئەم مەسحەکە کە ئەم کابرا بە هاوکاری دام و دەستگای تەبلیغی بە ئیسلاح کە ئەویش لەوە سەرچاوە ئەگرێکە ڕادیکاڵیزمێک کە بەسەر خیزشی انقلابی خەڵکی ئێرانە باڵی کێشاگە تەنیا جێنەگەرانی جمهوری ئیسلامی نییە بەڵکو جێنەگەرانی وڵاتگەل زلهێزیشە جێنەگەرانی ئەوانەسە کە بیر لەواکەنە و داهاتووی ئێران چی بەسەر دێت قەرارە سیستەمی سیاسی و دەوڵەتی لە ئایندەی ئێرانە کێ بێت خب هەرکام لەمانە تەلاشەکەن کە بەدیلی خۆیان بە ئیسلاح شکڵێکە مورد نەزەر ئەوانەوە بابتەڕ ئەوانە بە جۆرێک کاری بۆ بکەن ئاڵتەرناتیڤ سازی بۆ بکەن یان چهرەی بۆ دروست بکەن و بەڵام کە مراجعەکەین مشخصن لەسەر مۆزوعە مراجعەکەینەوە ناو جامعە ئەبینی تەنیا کارێکە ئەم حرەکەتە مزحکە کردی ئەوە بوو کە هەوڵیدا کۆمەلگای ئێران دابەش بکات هەوڵیدا هەر لە ئیسە و شاخۆشانە بکێشێت بۆ کەسانێکە ڕەهبەری واقعی خیزشی انقلابین لە ئێرانە شاخۆشانە بکێشێت بۆ خەڵکێک کە لە ئێرانە ئەقێڕن کورد بەلوچ ئازەری ئازادی بەرابەری ئەم هات بەکاربردن دەستەواژەی تەمامیەت ئەرزی و مەجموعەی لەو قسانێکە کردی هەوڵی دا کە تەفرەخەیەکی واقعی لە ناو جامعات دروست بکات و هەوڵ بدات لە جریانی ئەم تەفرەخە دروستکردنا کیسەکەی خۆی پێبڕ بکات کە بینیمان بەرەو کوێ ڕۆژ حتا بوو بەجێ زۆرتر بوو بەجێ تەمەسخوری جامعە کارن بەسەر مەجموعەی خەڵک کە بە قەوڵی عەرەبیەڵێ مستەفیز بوون لە ڕژیمی پێشوو لە ئێرانە و توانیان بە دولارهایی کە کۆیان کرد بۆ 43 ساڵە لە ئەمریکا و لە باشترین وەزعی ژیانە بژین و خلاصە ئیسەیش بێن وەکاڵەت بن بە کوڕی شای پێشووی ئێران کە لەلایەن ئەوانەوە تەسمیم بگرێ ئەمانە بە گۆشەی بەڵام خودی ئەم کابرا کە تێ حرەکەتی و ڕێئەخات پێوا بوو بەجێ ماوە پێوا بوو کەسانێک کە ڕۆن لە پاریس ماکرۆنە بینن ئەمیتیان نییە پێوا بوو ئەم بەرحەقترە لەوان پێوا بوو کەسانێک کە ڕۆن سەرۆکی وڵاتان ئەبینن یانێ هەوڵ ئەدەن کە مشکلات و معزلات و خواست و ویستی خەڵک لە ئێرانە ببن لە ناو کالیدۆری وەزارەت خارجەی وڵات و وڵاتە حل بکەن ئەو پێوا بوو لەوێ غایبە ئەو پێوا بوو بۆ تەوزیحاتەوە کە داویە مەسەڵەن فەرزکە کافی نییە بێژە جمهوری ئیسلامی دەسەوەرەقێکی کۆنە فکری کردەوە سیستمەکەی باوکی زۆر لەو دەسەوەرەقە کۆنتر بوو کە لەخەرە ئەو ئەهات لە بەو شێوە تەوزیحیەدا کەوا بوو دەبوایە بگەڕێتە شوێن ڕێگە چارێگا بۆ خۆی دەبوایە بە نەوعێک بڵێ کە یان ئەوانەی کە ئەویان پێشخست بوو بە نەوعی پێ بڵێن کە بابزانین مۆقعیەتی ئێمە چۆنە لە هەڵبژاردنێکە کە ئەمانە ڕێیان خست بۆ خۆیان مشخص بوو کە لە مقیاسی کۆمەڵگای ئێرانە بەڕاستی هیچ نین بۆچی هیچ نین بەخاترەوە جوابێکیان نییە بەخاترەوە ئەوان هێشتا لە ئەدەبیاتیانە لە کەلیمە ڕەعیەت و ئەم شتانە هێشتا ئیستیفادەکەن هێشتا لە مەغزێکی منجەمدی 43-4 ساڵ لەمەوبەریان هێناوە پیان وایە ئەتوانن بە قەوڵ خۆیان ئەزنە و دوارە ئەدامەی بنەوە کە لەخرە جامعە جوابی داوە بەوە جامعەی ئێران لە لەحاز سیاسیە و لەحاز اجتماعی و لەحاز
جوابدانەوە بە ئەو نەوع خواستانە و کە لەلایەن کەسانێکی دەستنیشانده و کەسانێکی عامڵ کە ساڵهای ساڵە لەسەر خوێن و هەزینە و دولارێکە لە خوێنی خەڵکی ئێرانیان کۆ کردوەسە و ئەژین ناتوانن ببن بە جێگەی باوەڕ و ببن بە کەسانێکە جامعە پشتیان پێ بوەسێ ئەوانە بە زوویی شکستیان خواروە لە ئایندەیشە تەنانەت ناو خۆیان ڕیزشگەلی گەورەیان لێکراوە لەوانەیە کە پیان وا بوو تێئۆریسیەنی ئەو نۆعە لە بیر و باوەڕن کە خۆتان لە منارزرەکانیانە یان لە لایڤ فەیسبووکی و ئینستاگرامی و دەتویتەکانیانە ئەیبینن کە نیشان درراوانە شکستیان خوارد و هۆکاری شکستەکەی چیان چی بوو ئەمانە نمایندگی ئەقەلیەتێکی بە ئیسلاح کە هێشتا پێیان وایە بردنەوەی سیستەمی فێودالی و ئاغا و دەرەبەگی و پاشا و ڕەعیەتی و ئەمانە لەناو جامعەی ئێرانە ئیمکان هاتنە سەرکاری هەست ئەمان نمایندگی ئەو ئەقەلیەتە ناچیزاکەن کە زۆربەی هەرە زۆریشیان لە دەرەوەی وڵاتن و هیچیان بەتایبەت بۆ شۆڕەشی ژنجیان ئازادی نەتەنیا قەترە خوێن هەناسەیەکی ژیان لەداوە واقعان. دەست باش هەوڕێ سعات کاک بیرروز سوالێتە لەگەڵ کاک بیرروزە مەترەحەکەین دوێەوە حەزەکەین نەزەرات و بیرروچوونی ئێوەش دەورێکی تر ببیسین سایەکەین ئەم دەورە پێستان دۆستانی فرەتر وەربگری. کاک بیرروز خێزر انقلابی لە حاڵ حازرە ئەگەر يعني مختصر نقول باسكي شوني دليلي ويقول مشاكل ديارة مخيزة تايلاند منديكي هو تكتيكالي خاصي خوي مكان وسيلة رحماني ميداني فقدونا بين الشقام بين الشوارع مختلف يعني بابو بازبان قريب من اللي الشيوي كان احساس كاين دام طاقوة هي عمل تكتيكا بگه بسیار سرکوب یا ترساوش نسخه یا دلیلیشیه یعنی چون نمی. توضیح بود که هم وقت ببین بوده و هم وقتی زور نگرم زور مختصر توضیحاتی که به نظر نگردید. من به طور کلی من یستم نگیشتم واحده للحاظ نظری و قبل من انقلاب الجنة فيدرال قيام الجنة بدليل احتياجي برشت او خيابه او خيزشي انقلابي من كاملا خوشبين فيه. واحتياج من رؤية كبديدي قيام بشويكي زندو بالخردية كي بديدي وكخدي قيام عبارة القيام كرندگان وقيام كرندگان إنسان وتوابين ياساي إنساني دمورد قيام كرندگان صدر لك اما يكري كان اما روجانه لزندگي روجناري خمانده كار دكي احتياج من بأونا وقوارنوه احتياج من بخو إصلاحاته واحتياج من أي بروجيك من الدستوري كارده بدو يك مدربة احتياج بدانشتن وبررسي وأرزيابي نقاط قوة وضعفي أو بروجي من هي قيام الشروع أو قيام زور بباشي دستي في كدرة وأفتو خيز الشيء طبعا بوا أو يمكن مثلا إما لدومان جراب وداك مخصوصا لشاركاني كردستان دواتريش سيستان وبلوچستان زور تقريبا مشاركان عام هات نقوري لاحتساب أمور كان دا لتظاهرات كان دا مجموعة وانا ما دام كبروسي انقلابي بحد تكامل خوي نجيشتو كحد تكامل بو معناه كباز بمعناه ويك كوبلاني شي 10 مليوني شامل ببه وبأفق شي روشنوا لموردي سيستمي الحكومتي داهاتو دا تا أوحدي نجيشتو تبعية كتظاهرات كان كمزور دبن تبعية كفرنزون الشيبي دبي أو قيامة بلام أجر إما وكو بروسيك ساوي لبكي أو بروسيس تارتكي لدراو وعلى رغم ويك استاو كونيت يعني واتساو لبكي كخلق قيام كونندا احتياجا بإصلاحاته احتياجا بويك عوردانوية كان هبه لو تسمى غير رابطودا نقاط قوة وضعف كي بين دازن شام كان بو أوك الدوري بعد كدينا وقوري بهيزك زوترو قوي تربينا وبيدا
فرود یا کاهش یا کەمبوونەوەی سەرحی تەزاوڕاتەکان بە بڕوای من بە هیچ وەجه بە معنای شکستی یەکیان ژنان بەڵکو ئەوە پرۆسەیەکی کاملەن تەبیعیە کە تێی دەکات و لەو پرۆسە تەبیعیدا مەسائل و سوالات متعددی مهم مطرح دەبێت کە لە پرۆسەی عەمەلدا لە مەحەکی ئازمایشش دەبێت جا بۆیە ئەگەر یعنی ئێمە لەلایەک دەڵێن کە هیوادارین کە بە کەمترین هەزینەوە کۆمەڵانی خەڵک بتوانن لەو سیستەمە تێپەڕن ئەوە دەگەڵ واقعیەتیش دوور دەرنایە ئەینی ئەو ئارەزووی ئێمە بەدەلیلەوەی کە ئەو کەسێک کە ئەو نظامەی کە تۆ مبارزەی لەگەڵ دەکەی زۆر خشنە زۆر زدی ئینسانیە و هەرچی تەوسیفاتی منفیە سەدق دەکات لە موردیدا ئەو نایڵێ کە هەرو ئاڵوگۆڕێک بەبێ هەزینە بێت پس دەرنەتیجە اتحاد لە سەرحێکی وەسیعتردا دەتوانێت یعنی لە سەرحی میلیۆنیدا نە لە سەرحی چەند هەزار نەفریدا لە کە تەواوی شارەکان بۆ مەخصوسەن مەراکزی کەلان شارەکانی ئێران بگرێتەوە دەتوانێت ڕژیم ئەقەمنشینی بە ڕژیم جا بۆیە بە نظری من ئەو پرۆسەیە کەماکان لە جەریاندایە و ئێمە احتیاجمان بەکارە بە مبارزە لە ئەبعادی مختلفدایە بۆ ئەوە کە بتوانێت کۆمەڵانێکی هەرچی وەسیعتر بێنتە مەیدانی مبارزەی سیاسی لە دوو خەتدا ئاوە خولاسەیەکەمەوە مبارزەی ئەوڕۆ لەو جنبشەدا چەند بۆعدێ بۆعدێکیان ئێمە و کۆمەڵانی خەڵکی سیاسەتەکانن کەەوە هەمیشە ماندوونە ناسانە تەبلیغی دەکەن دەڵێن خەڵکینە خوازیاری ئەو نەو جامعەیە کە خۆتان سەربەر ئەو بۆعدێک بۆعدێکی دیکە هەم زەمانیشەوەیە بۆ بەرەو پێشبردننی ئەوە وجودی شرایط و فەزایەکی دموکراتیکە مەخصوصاً بینی ئەحزابی سیاسی کە ئەو بەحسێک کە پێشتر جا باسی کرد احتیاج بەوەیە یعنی ضرورەتەکانی نیاز زەمانە ئەوەمان بدەن بینی ئەحزابی سیاسیە کە دەغدەغەیان گەیشتن بە شرایطێکی ئازاد و دموکراتیک لە ئێرانە کە خەڵک ئیمکانی تەسمیم گیریان هەبێت ئەوانە دیالۆگ و هەوکاری بینی خۆیان ئاگاهانە زیاتر بکەن بۆی کە تەسیرێکی مثبت دابنن لە ناوەی ئێرانەوە ئەوەی کە مهمە خودی لێو ئێرانەیە و هەر نوع ئالتەرناتیوێ کە سبەی ڕۆژێ لە جامعەی ئێراندا بتوانێت سەقامگیر بێ احتیاجی بەوەیە کە لە دڵی قیام کنەندەکاندا لە دڵی ئەو کەسانێکی ئێستا هەزینەیان داوە و ئێمەش متعلق بەوانین هەمووی ئێمە لە دڵ لەو دڵەوە هەڵقڵەوە نە لە جگایەکی دیکە کە بە شکلێک قیامی 57 دووبارە بۆمان تکرار بێتەوە یعنی شکستی ئەو ئالتەرناتیو سازیهای مختلف زۆر سپاس نسخة فيروس إيش تينا لي ويعزيز احتمالية سؤالات تبي نظر رحمة أشتي الدوري أول ودوم من عند إجازة من الدوري أول رفيقان والبيت كذا سقسي على كده حتمنى لازم إيش كأقصتان كريه لازم ورث عن قرينه بلى كاك آلية مجر لازم كلمتنا بديتوا أميش احتمالية في بيسكو يقولوا بينك كاك إبراهيم لو دوائي كاك أيوب بإسلام يبدو نفر كلمة بيشنادي عم بخصب كان دوائي كاك أيوب بيوان إنك أول باك كاك إبراهيم بخصب كاك ماندوو نەبن من ماندووبووی تەڕێکەکەم من لەسەرێ و بەحسەی کاک خالد نسبەت بە ئینعتاپەزیری یا دموکراسی خوازی کۆمەڵە لە کۆن قسەی کرد زۆربەی لەو ڕەفیقان شاهێتن لێرە کە لە تاریخی کۆمەڵا بوون و شرکەتیان کردە ئەمە یەکێک لە ئفتخاراتی گەورەی کۆمەڵە بووە هەمیشە لە مبارزەی دموکراسی خوازیە یەکجار ئینعتاپەزیر بووە و جوای خاستی کۆمەڵانی خەڵک بووە لەو مەوردە و ئەگەر ئێمە بینە و تواشای تاریخی کۆمەڵە بکەین بۆ نمونە شاری سنە لە توول تاریخی ئێرانە کەم شار بووە ئەوە مێمانی بەهاری بێت و بێن تواشای دموکراسی خوازی کۆمەڵە بکەن و حتا ئێمە سەردەمێ بوو لە مقڕەکانمانە کەس بوو دارای بیر و باوەڕی مەسەبی بوو لەناو مقڕەکانمان نوێژی کرد بۆ پڕژەحترامی پێگیریە وەلێ بەداخەوە ئێمە لە چەند ساڵی ئەخیرە دووچاری نەوعێکی چەپڕەوی یا کەمکاری بووین لەما و دیارە ئەو بەحسانەی کە کاخال دەیکاتەوە لەم دەورەی ئەخیرا بۆ چوونی حزبی کۆمونیست و کۆمەڵە
یەکجار خۆشحاڵ بوون دەست ئومیدوارم ئێوە بچینەوە سەر مەبانیەکانی گزەشتەی کۆمەڵە بینەوە ئەزمونێکی گەورەیە بۆ ئێمە و بە ئینشایەکی ئیمڕۆژیە و بتانین ئەو ڕۆڵ و نەقشەی وا کۆمەڵە بوویەتی لە مبارزەی جەماوەری لە کوردستان و ئێرانە نەقش و ڕۆڵی خۆی بێت. ئەوە شتێکی لەسەر قسەکان کابیروس من پێم وایە ئەوە بەحسێکی فرەتر هەڵەگرێت لەسەر جنبشی کارگەری بۆ وایە بێگومان کەم کەس نەزانێت نەقشی جنبش کارگەری لە توول تاریخا چ نەقشێکی بووە و یەکێ چ دەستکەوتگەرێکی بووە و هاتگە تایسە چ بووە وەلی ئیمڕۆژە ناتوانی چاوەشانێ نەکەی بەسەر مبارزاتی جنبش کارگەری لە سەراسەر دنیا و بی لەسەر بەشێکی قسە بکەیت. من پێم وایە ئیمڕۆ بە هەر هۆیەک و چەخشی سیستمی سەرمایەداریە یا ئەو ئاڵ و گۆڕە وەسیلە لەسەر وا لە دنیا دەسیداپێ و ئەو شەمای تەبەقەی کرێکاریشە نەوعی ئاڵ و گۆڕی پێهاتە سەبەرەوە. ئیمڕۆ لە گۆڕەپانی مۆبایلزای ئەمە زیاتر طبقەی متوسطە بینین و طبقەی متوسطە بەشداربوونی زیاتری مبارزە بۆ بەتایبەت ئەم قیامی ئەخیرەی کۆمەلگای ئێرانمان دیەتەوە ئەمانە بێگومان کەم کوڕگەرێکە وەلی ئەگەر ئەوەی کە ئێمە سرف دانیشین بژین مشکل نەبوونی ڕێکخراو بووە یا فڵان بووە ئەمە بەتەنیا کافی نییە بێ ئەوەی کە چاوەشانیشوانەیە لەسەر وەزعیەت جنبش کارگەری لە دنیا و وەزعیەتی سەرمایەداریش لە دنیا. یەکێتر لەو شتانەی کە لەسەر نەمایندگیدا ئێمە ئیمڕۆ وەزیفەیەکی گەورەمان لەسەرە ئەگەر پەهلەوی و تاریخی خانەوادەی پەهلەوی بەڕێزیکەین بێگومان معماری دانیانی جمهوری ئیسلامی خودی ڕەزا شاه بووە. ئیمڕۆ ئەوانیش خۆیان زۆر دەزانن لە کۆمەلگای ئێرانە هەمیشە چنێ مردمی ڕادیکاڵ و بەرەو پێشی وە مردمیشی فەقیر و کەمسەوادیشی بێدا بۆ فریدانی فرە ئازاد. من پێم وایە ئەوەی ئیمڕۆ وەزیفەمان لەبیژین پێ ئەو مەترسیە واقعی ئەو تێریخەدە بەر کۆمەلگا و خۆیان هەری سەگەرێکیانە دەستکەن بەوە کە هیچ شتێ نەماوە بەدەستیانە فەقەت بەوە بژنەرێ مەردم نەمانوت پێتان خەریکە نێرانەکەن پاچە پاچاکەن ئەو خەریکە فڵانەکەن ئێمە نسبەت بە خەڵک لەم لەسەر مەسەلە زۆر قسە بکری زۆر کار لەسەری بکری کە تۆ هەر ئیسەر مەترسیەکی گەورەی بۆ ئایندەی ئێران و بۆ وەزعیەتەوە لە ئێرانە بێگومان لە ئێرانە کەس گەرێکی نییە ئیتر وەکو جاران لە تەک ملەتای ترا بەرخۆتکە ئەو خەڵکە بە تەواو دنیا نیشانیاندا کە چەندێ ئازادی خوازن و داوای چنەوە ژیانێکەکە داهاتووە چۆن بەیەکەوە بژین. من قسەیەترم نییە. سپاس کاگیزان لە زۆر خۆش پێ هاوڕێیان ئەوانەی لەی دەرگاکەن تکایە ئەگەر قسە شتێکتان هەیە لە دەرەوە یا بێنە ماڵەوە باوەی کە قسەی ڕفێقان ببیستین ئەوانە یا لەسەر داواتان لێ یەکەین کە بۆ بوون و ڕفێقانش بتوانن نەزەراتی خۆیان مەترح بکەن. کاک سەید کاک سەید ڕەحمانیان فەرموو کاک ئالیا. وڵا هەوڕیان بەحس زۆر کرا من ناسمە ناوە بەحسانەیە کە کران بەڵام یەک دوو نکتە بە نەزەرم دەگەیشت پێم خۆش بوو باسی کەم لێرە بەحسی ئەوڕۆمان مطلقاً بە نەزەری من لە شرایطی ئێستای ئێرانی و لە شرایطی ئێستای کوردستانی بەحسی ئیدۆلۆژیک نییە بەحسی مبارزەی ئیدۆلۆژیک نییە کە ئەو ئیدۆلۆژیە دروستە و نادروستە یا ئەوە غەڵەتە یا ئەوە بەرهەقە. بە نەزەری من ئێستا انقلابێکی ڕەوشەن و ڕوون و پاک و خاوێن لە مەملەکەتی ئێران لە کوردستان و بلوچستان و تاران و هەموو نقطەکانی ئێرانێ هەیە و وجودی هەیە و ئەو انقلابێکی ساڵ ئێران بەئیستلاح هەیە بە نەزەری من لە ئەحزابی بۆرژوازی و لە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی خارجی کشوەر گوزەراوە واقعاً ڕەت بۆ لێیان ئەوانە منافعێکیان
لو انقلاب دانية حتى نخل كاني منتخي نا ولاتاني منتخب بور خلقنا ولاتاني منتخي وكو عربستان نازان وكو أمريكا وكو أوروبا هيج كامل كان لو انقلاب دا نفع النية بنابرين همو خريكي أول بجوري بلا رايدا بشيشن بارحال أنواعي بلاني بو دادنن لا سلطنة طلبكان وانو بيقره تاكوني مير حسيني موسوي وراز دكان ونازانم همو أوانا دكان بوي تيكي بشكينن جا بنظري من أو انقلابي إيراني لم مرحلة دانا ما والعنكا چونك الشعار كاني راديكال بون واقعا راديكالشن شعاري جنجان آزادي وزور شعاري ديكا بإسلام بنماي أو انقلابا بنماي أو شورشا وبمن أم بحثي كابيروز شملير دا بي درستك واقعا جنبش انقلابي إيراني شكستي نخواردو الآن نكوتوا اما اگل بیرمان ببشه اگل بیرمانه زمانی شاید 14-15 مانگی پیشو تا حکومتی سلطنتی تیگروخا پله نکنی ما نابه او پله بین برحال سرکتی چی وحشت ناکیا همو زوربه من لبیرمانه زمانی شاید تظاهرات من دکرد چوار ماشینی جانبرایی لولا رداتن همو دماندیتن ولی الان کابرات جیرانکی نازانه چیا ئاپارتمانەکەی نازانێت چی تێدایە چەندە ئەواملی جمهوری ئیسلامی دەگەڵ ئەوانەدا بە لیباسی شەخسیوە تێکەڵ بوون سەر کوتێکی وەحشەتناک دەکرێت دەبێت ئێمە ئەوانە بەڕەسمی بناسین بەڕاستی سپاس بۆەوە بەڵێ ئامبۆلانس والله منهم جالات مجلس السر تشكيل حزب كومونيست شنو بيروزي دخسكاني إشارة فكر أنا وقتي خوي بشتغل بوم عندنا كومولا بوم لا روش حزمانا كردو افتخارش معنا غير كجرياني كومولا تواريتي حزب كومونيست إيران لشريبة 1962 بيك بيدت أو من فيما وابو كومولا جرياني اجتماعية تودية تجربة هي مهارتي الاجتماعي بونوا أجر همان كاري جماعة وين ليرانا تكراري كينوا يعني فلان وقت حزب الكومونيست إيراني تشكيل بو واقف بوين بواكا أم جريانا لباري عملي ولباري تواناية أو جرياني معدرة حزب الكومونيست دبي لما في البيت وواقفوا لسروا كأم جريانا نفوذ اجتماعي النية نفوذ النية لنا طبقة كارجرا شناخت النية خدي جرياني كوملا قفتماني سياسي كوملا اعتبار زوت المتاح حزبك دروس كلامه بلام بحال اما دم ام حزب ابو بكيت حزب الكومونيست ايران بوبا حزب مادر بروجكتش معنا ابوك حزب الكومونيست ايراني وحزب جرياني كوملا بك تبديلك بجرياني اجتماعي اشتيك هرجيز روي ندى بدا خوا وحتى بوت السرجاوي زور كشو اختلاف لناو ام حزبه اخرين مورد يوم قريب لرفاقا ما كوبو نتوك بخط على الزانين همو كز دناس من دزارم كاك احمد شلون فكري كلوس الرحمن بيشينات شونا بلام بوت جيجي تول ليله تاهد الداوك تبخي كاجري ايران متشكلكي انقلابي ايران رهبريكي كوموليج براسي خلق بحزبك عقلية أزانا يعني قسي ناكا قسي بسلاح نقلاو ناكا بلا بيتش خبرتو جركت انقلابي كارجري انقلابي سوسياليستي يا انقلابي إنساني لإيران الروب دات بلا مش ديرو كدنيا كادر الدنيا كادر محلي الدنيا كلن امل لو بروجيا شكست بنقعد براسي يعني بنيان جزاراني وحزبيش تقريبا همويا لحزبك نماو جرياني كاك مسؤولي حكمت بوك بالاخر الشعبي كدو شو حزب كومونيستي كبير يدرس كدوا دو تريج جريانا تريج هربو ناوي حزب كومونيستي الشعبي يعني كدو يعني الان تنيا كساني كبنيان جزار ما بكاس ابراهيم علي زاده اما فهموا لبرا وكا كومال جرياني كاك
باگروندێکی جوانی هەیە اجتماعیە لە کوردستان خەریکە جنبشی کوردستان ڕەهبەریەکە نفوذی کەلامی هەیە ئەلعانەکانیش چەپە گفتمانیانی جنبشی کوردستان گفتمانێکی چەپە جریانی ئێمە جریانێکی بانفوزە بەهێزە دەبێت متمەرکز بین لەسەر ئەوە حزبی کۆمونیستی ئێرانیش ئەگەر پێمان خۆشە ڕایگیری دەیبا ئەم بدە دوو حەزب حزبی کۆمونیستی ئێران کەسانێک پێیان خۆشبە بەڕێوە بەرن ئەوە زەمین و مێڵان با خەڵک کۆکەنەوە با کادر کۆکەنەوە منی زۆرم پێ خۆشە کە ئەوانە بتوانن ببنە ساحیبی جنبش لە ئێرانە و هەماهنگ بن لەگەڵ بەشەکانی ئێران بەڵام تۆ تا زمانی ئەمە بەردەوام بێت سەنگەرێکە دروست کردووە کە منێک سوێنێگە ناجستنی بکە کێشەیەکم هەیە لەگەڵ ڕەفێقێکم لەولایە لەسەر قودرەت یا لە تشتێک عاجز بوو ئەچم وەڵام من حزبی کۆمونیستی ئێرانم من کۆمونیستم تۆ ناسیۆنالیست جا وەرە تەکلیفی خۆت ڕۆشنکەوە زۆر سپاس من تێما بەحسە ڕێیەکە بەحسێکی جددیە دەبێت کۆمەڵە بالاخره تەکلیفی خۆی لەگەڵ مۆزوع ڕۆشن بکاتەوە زۆر سپاس دەست خۆش کاکەەوە کاکە عەلیش پێم وایە سوالێکی بوو ئەوە کاکە ئارێمانی کاکە ئاریا دوایی خۆی گەرێکیەوە قسە بکات زۆر سپاسان دەکەم پرسیارەکەم لە هەردوو بەڕێزانە ئەوەیە کە مادام کۆمەڵە حیزبێکی چەپ و سوسیالیستە و شعارەکەشی سیستمێکی شوراییە لە کوردستان و لە گشت ئێران ئایا چۆن دەتوانێت لەگەڵ ئەحزابی قەومی واتەوەکو حیزبی زەحمەت کێشان هەروەها حیزبی دموکرات کە لە کوردستان موجودن کە ئێستا پاشکل لێگەدەن لەگەڵ مجاهیدین و تەلەب و چوزامەمانە یەک بگرن بۆی لە ئایندە ئێران هەشتێکیان جێکەوێ ئایا کۆمەڵە عەکسولحەمەلی چییە لە بەرامبەر ئەوانەدا ڕەوشەنگەری چۆنە بۆ جامعەی کوردستانی ئێران کە جیاوازەکانی ئێمە لەگەڵ ئەم حیزبانەتی ئایا ئەسڵەن ئیمکانی هەیە ئێمە بتوانین لەگەڵ ئەوان لە بەرەیەکدا یا هاوکاری بکەین بۆ شۆڕشێکی ئێستا موجودە ئەوە پرسیارەکەمە یەک دەقەزەگە ئیجازە بفەرمون لەسەر حیزبی کۆمونیستی ئێران من تێبینێکم هەیە هاوڕایانێک باسییان کرد کە ئەوانەی کە ڕەهبەری لە دامەزرانی حیزبی کۆمونیستی ئێران بوون بەزیان هێشتۆ ڕۆشتون نەماون تەنیا کەسێک ماوە کاکسەی برایمە ئایا مارکس لێنین ئینگلیس ماون ئەگەر کۆمونیزم و سوسیالیزم ناگە ئەم باسی بکەی چونکە ئەوان مردوون نەماون ئەمە باسێکی زۆرە هێندێک ئەگەر بڕوایان بە سوسیالیزم هەبێ بڕوایان بە مارکسیزم هەبێ بڕوایان بۆ بێ کۆمەلگای کوردستان کۆمەلگایەک بێ کە یەکسانی بێ ئێمە دەبێ باوەڕمان بە سوسیالیزم بێ جا سوسیالیزم ئایا حیزبی کۆمونیستی ئێران بەربەست بوو لەوەی کە پێش لێمە لە کەسانێک کە نزیکن لە کۆمەڵە یا کرێکان زەحمەتکێشن ئەندامن کە بڵێت چون ئەتۆ بۆ نمونە نابێ عەزبی حیزبی کۆمونیستیان حەقدنێ تەداخل بکەین بخۆم نە ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران نە کۆمەڵە هەمیشە شتانەوە بیر و بڕوای خۆم بڵێن و زۆر کەسانی تر بوون حتا عەزبی کۆمیتە مەرکەزی بوون ساڵیانێکی لە کۆمەڵەدا بوون حیزبی کۆمونیستی ئێرانیش موجود بوو فعالیەتی خۆشیانەکردی ڕێژی نەبوون داوا لەو هاوڕایان دەکەم کە ئەگەر حتا بە هەر بەهانەیەکە باوەڕیان بە حیزبی کۆمونیزم نێوە بوو حیزب ڕێگا کراوەیە بۆی لە حیزبدا فعالیت بکە زۆر سپاس دەست خۆش کاکە هەریا سەرخەنەزەرەکەی سوالەکە دەی باشە ڕفێقێتر هەیە قسە بکات جیانە کاکەیۆ سوالی بێ حاجی هەیە حاجی هەیە بازم سوالی هەیە یا قسەی ئێمە بکات زۆر سپاس وەڵام من دەمەویست ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ئەو باسەی کە کردم بەسیشم تا دەقیقەن هەر ئەوە بوو کە ئەو کە هەوڵ بە باسی لە بەشێکی لە باسەکە کرد کێشەکە ئەوە نییە کە حیزبی کۆمۆنیست هەیە یان نییە باسیشمان لەسەر ئەوە نییە ئەم پێما کێشەکە لەوەدا کە ئەوەی کە پێی وایە کە داخرە حیزبی کۆمۆنیست هیچ ڕێگرێک نییە لەسەر ڕێگای خەبات و مەسایلی کۆمەڵە هێندێک شت هەندەکرێ بڵێن بەڵێ دەبێت ڕێگریش بووە
تەواوی سەرچاوەکانی ئەوانەی کە ئەو ئینشعابانەی لە کۆمەڵەدا کراون هەمووی دەگرێتەوە سەر پرۆسەی ئەو پرۆسەیە کە حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ خۆی دانا بۆ شکستی تێدا هێنا. تۆ ئەگە سیرکەی یەکەم لە سەرەتاوە مەسەلەن باسی کۆمۆنیزمی کارگەری کە دێ خۆ نەدەکوترا کۆمەڵی پێ تاوانبار دەکرا خۆ نەدەکوترا حیزبی کۆمۆنیست ئەو لە خودی پرۆژەکەی خۆیدا سەرکەوتوو نەبوو ئەوەی بە کوردی دەیڵەن دەڵێن دەستی چەوری خۆی لەسەری خەڵکی کە دەسوو هەر ئەوای پێهات تا ئێستاش ئەوە کێشەیە تۆ کۆمەڵەی حیزبی کۆمۆنیستی ئێران ناوەکی دیکەیە کۆنگرەی خۆی هەیە ناتوانێت بڵێ هەر کۆمەڵەیە کۆنگرەی خۆی هەیە ئەندامی خۆی هەیە خەرجی خارجی خۆی هەیە تەلەڤیزیۆنی خۆی هەیە هەمووی ئەوانە بەڵام دەبینی مەسەلەن کۆمەڵە ئەندامی نییە کابرا دێ دەبێتە پێشمەرگەی کۆمەڵە وتما دەبێتە ئەندامی حیزبی کۆمۆنیستیەکە ئەوە تۆ لە هیچ جێگایەکی دنیا لە هیچ حیزبێکدا شتیوان نابینی بۆیە بەڵێ دەکرێ بڵێن ئەوە دەتوانی بڵێن بەشێک لە خەرج و بەشێکیش لە تواناکانی کۆمەڵی زەوت کردووە دەکرێمە ئەوە بکەین بڵێن زۆر باشە جابا کۆمۆنیستی ئێران بۆ بەهار بمێنی بەڵام دەکرێ ئێمە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەو شەیە لا ببەین حاجی با من سوالێکۆ لێ بکەم کەوەم لێرەوە حاجی بەڵێ بەڵێ با من ئەیە فقط مەسەلەکە ناوەکەیە یا ناوەڕۆکەکەی چیە ئەگەر گەرەک بێ یعنی ویستم لەو بارەیە چۆن ئەگەر تواشاکەی یعنی بەرنامەیەکە بە ئیسلاح جەهانبینیەکە ئەیا وەختێک بەحسەکەی تۆ لە ئەسڵا لەسەر حیزبی کۆمۆنیستی ئێران بەناو کۆمەڵە کارکەیت بەناو حیزبۆنەیەکەیت ناوەکەی یا ناوەڕۆکەکەی لە لە ئەسڵدا من پێم وایە بە ناوی کۆمەڵەوە کار کرد ئەگەر ناوەڕۆکەکەی بیرچوونی حیزبی کۆمۆنیستی ئێران مشکل نییە نەنا تۆ من هەر لەسەر ئەو خودی ئەو بیری بۆچن ئەمە پێم وایە خودی بیری بۆچن حیزبی کۆمۆنیستی ئێران لە کۆمەڵی وەرگرتووە شتێک نییە تۆ سەیری شعارەکان بکە دروشمەکان سرودەکان هەڵوێستەکان ئەمانە هەمووی بەر لە حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە هەیبوو جێبەجێشی دەکرد ئەو وەختە کۆمەڵە خۆ نە بەرنامەی هەبوو نە ئەساسنامەی هەبوو بەڵام زۆر باشتر لە کارەکانی خۆی بە باشی بەرەوە دەبێت و لەنەو خەڵکدا بوو من کێشەم دەگەڵ بۆچوونەکە نییە من کێشەم دەگەڵ خودی ناوەکەیە کە توانیوێتی بەشێک لە ئەنەرژی کۆمەڵە بە خۆیەوە گیر بدات زۆر سپاسان دەکەم دەستۆ خۆش پێ وا دیارە کاک ئیبراهیمیش تێبینێکی هەیە لەسەرەوە مەسەلە باوێت باسی کە دوایی کاکەیۆ ببێتە ئاخر نەفەر و تینەوەلەی ڕەفیەکان بۆ کۆکردنەوەی ئەو باسە وەڵی من پێم باش و کا هەڵۆ مقداری باسەکەی زیاتر بکردێتەوە و مەمنونیشم و باسی دەست پێ کرد و ئەوەی کە کا هەڵۆ لە ئاخر و بەبوونی شکاڵەکان و زعفەکانی باز کرد کە بە وجودی حیزبی کۆمونیست ئەمانە هەست من پێم وانە ئەوە بەتەنیا بە خۆزگای ئەمەخبە حتمما کە هەڵۆ لەو مۆردە و شتی زیاتر لە سێرش بەر من ڕاستیەکەی مشکل لە ناوی حیزبی کۆمونیستە نبینمەوەی کەوا کە حاجیوان باس دەکەن کە ئەگەر ناوی حیزبی کۆمونیستمان نەبوایێت ئێمە لەوە زیاتر چوون من پێم وایە ئەگەر ئێمە چاوەوە بشێنە حیزبی کۆمونیستیش نە ئێمە جریانێکی چەپ بووین بەناو چەپەوە ئایا ئەو بەتایبەتان لەم دوای جیاوازیەکانی کۆمونیزمی کارگەری و تێنە دەرەوە بەتایبەت ئەو باڵێ کە بەناو حکومەتیزمەوە ئەو هەموو فەرهەنگە گوێن فرۆشیە فڵان هات بۆ خەتای حیزبی کۆمونیست بووە خەتای حیزبی کۆمونیست نەبووە بە نەزەری من ئەمە بۆ چوونی وە پێوا بۆ کۆمونیزمە مێرەشێت تەنیا دانیشێت کاری گوێندان و فڵان بێت من پێم وانە ئەگەر چ زەرێکی هەست ئێمە وەکو جەریانێکی بەناوی کۆمەڵە ئەمەشمان بێ بۆ بەیانی بتوانین لە تەک هاوکاری لە تەک
جریاناتی چەپی ڕادیکاڵی باشی ئێرانمان بێت و ئەمە هیچ پردێکە مابینێمە من بە عەقیدەی من ئەوە شتێ عەجایبیە وەلی ئێمە بتانی چاوەخشانێکی گەورەمان بێ بەسەرەوە کە ئایەک و ئشکاڵە ئەساسیەکان چەند من پێم وایە ئشکاڵە ئەساسیەکان لە جێگەیەکی ترە هەیە ئێمە هاتین لە ناوی حیزبی کۆمونیست ئەو وەک چەرخانە وا لە چەپاتکە لە دنیا ڕوویدا من پێم وایە ئەوە تەسیرێکی گەورەی بۆ لەسەر ئێمە نەمانتانێ جوایە بینەوە فقط هەر جارێک و بەقەڵەکەی کاڵۆ هەڵوتیان زۆر فشاری واتە ئشعابێکی کردو توی ناویان ناسیۆنالیزم و فڵان و ئەمڕۆ چۆن شعابێکی کردە یا بەم بارەکەی تریش یا هەر بەم بارەکەی تریش قەزیە بۆ خۆ بڕاخە شعاب کریا بەخاترەوە کە نا ئەمانە نسبەت بە جەمش کوردستان هیچ مەسەلەیەکیان نییە و سەراسەریەکەن و جەمش کوردستان بە جەمشکێتە چاهێزان ئەم قەزیەکەی شەمەیتیان بووە ئەمە من ڕاستیەکەی مشکڵە بوونی وجودی حیزبی کۆمونیستان نابینم ئەگەر بتوانیت ئەو لەم تەرانە وا ئیمڕۆ لە بەرجەمشی کارگەری وە بەتایبەتی پۆست کۆمونیزم لە دنیا هەست جوای پێبێتەوە مهم نیە ناوەکە منیش لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ سەرجەمێەوە و پێشکەشکارانی ئەم ڕێوڕسمەش و هەموو ئێوە هاوڕێیان و لەگەڵ پیرۆزبایی ئەو ڕۆژە لە ئێوە و لە خۆمان و هەموو لایەک هەوڵ دەدەم کورد بێ بە حکمیەوەی کە وەختەکەش مەحدودە سعی دەکەم لە ڕێی نەوشتەکانم قسەکانم ببەمە پێش بۆ ئەوەی کە بتوانم کاتێکی کەمترم گرتێ فقط یەک نقطەی چکۆلە لە سرابتە لەگەڵ ئەو بەحسەی کە کاک حاجی و هێندێک لە ڕفێقەکان کردیان من فقط ئەوەندە بڵێم من پێم وایە ئەمە بەحسێکی زردیە بۆ بەحسی ئەمڕۆژ نییە و ئەو بەحسە چ لە نێو هاوڕێیانی دێرینی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست و چ ڕەنگە لە ناو ئێستەی ناو کۆمەڵەش ئەو بەحسێک بێ و هەبێ لە واقعە و موافق و مخالفیشی هەیە وەک دیتمان هەلێرە لە ناو جەمعەکەمەش بۆ یەجاوی کە ئەو بەحسە چەندی حەقانیەتی هەیە یانە من پێم وایە تەشکیلات دەبێت لە زەرفێکی عمومی و بە بەشداری هەموو ئەو هاوڕێیانەی کە دەیانەوێت لەو ڕابطە ساحەب نەزەر بن ئەو بەحسە بەرنە پێشەوە لە یەک جێگا و بۆ هەمیشە بە نەتیجەیەکی بگەێنی کورتەشم ئیزافە بۆ ئەو بەشەی کە لە پێشەکی بەرنامەکە بۆ کۆمەڵا وترا و ئاشکرابوونی من هەر ئەوەندە بڵێم من پێم وایە ئەو کاتی کە کۆمەڵا وەکو ڕێکخراوێکی سیاسی چەبوو کۆمۆنیست توانی لە ناو کۆمەڵگای ئێرانە لە پرۆسەی ئینقلابی ساڵی 57 تا قبول بکرێت لە واقع ڕەتکردنەوە بوو و قبول نەکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی بوو نایەک بوو بۆ ڕژیمی ئیسلامی و دروستە و دیمان کە جمهوری ئیسلامی لەگەڵ خۆگرتن و تونکردنی جوودەکانی خێرا فەرمانی بۆ سەر کوردستانیدا و دەستیدا قوتووە بەڵام لە رابطە لەگەڵ نەزەراتی خۆم لێرە بۆ بەحسە من ئاوا دەڵێم کە ئەم ساڵ لە بارودۆخێکدا دەچینە پێشوازی 44مین ساڵ یادی قەباتی ئاشکرای ئەم ڕێکخراوە کە 5 مانگە شۆڕشێکی جەماوەری گەلانی ئێران لەژێر ناوی ژیان ئازادی لە ئارادایە و لە کوردستانەوە بەمەرجی حکوومەتی ژینای ئازیز هاتەکایەوە و ئەگەر چی شۆڕشەکە تاقانەیە و بە بڕوای منیش وە زۆرێک لە شۆڕەکارانی سیاسی و مەدەنی پێیان وایە درێژەدەری ئەو خەبات و چالاکیانەیە کە خەڵک و جەماوەری ئێران و کوردستان لە دەیمانجی 96 و هەروەها ئابانی 98 بەسەری هاتووە بەڵام من لەوە زیاتر ئەوەش ئیزافە دەکەم و دەڵێم پێم وایە شۆڕشی ژینا لە نەتیجەی بوونی خەباتێکی شۆڕژێرانەی گەلی کوردستان بە پاڵپشتی و هاتنارای بزوتنەوەی شۆڕژێری کوردستان هاتوۆتە بەرهەم کە ئەگەر ئەو مێژوگەی لە پێش نەبوایە و ئەگەر بەدیاریکراوی کۆمەڵەش نەبوایە بزوتنەوەی شۆڕژێرانەی گەلی کورد بوونی نەدەبوو یان دانیکەم بەو شکل و شێوازەی ئێستی ڕەنگە نەبووایە بۆیە لە ڕوانگەی منەوە هەرچەند
وەکو بڕوار وەکو تاریخ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە، بەڵام من پێم وایە لەوەتا ئاخێز و جوڵانەوەی جەماوەری و شۆڕشی ژن ژیان ئازادی هاتووە ئاراوە و دەستی پێکردووە. دەبێت هەموو ڕۆژێک بە ڕۆژی کۆمەڵە بزانین و کۆمەڵەش بە ئەندازیار و دایلەمۆی سەرەکی ئەو بزوستنەوە شۆڕژێرانەیە لە کوردستان و هەروەها شۆڕشی سەراسەری ئێستەی شەقام و گەلانی ئێران بزانین. چاوێکە ناوڕیان ئەو کات دەماوەت بڕوخێت حاکمیت و دەسەڵاتی ستەمگەری شاهنشایی و نابۆ هاتنە سەرکاری ڕەوتی ئیسلامی و دەسەڵاتی ئیسلامی و مەزهەبی بە سەرۆکایەتی خومینی دەبان. ئێستێژەوە تا دەڵێین بڕوخێت دەسەڵاتی فاشیزمی و مەزهەبی کۆماری ئیسلامی و نابۆ دووبارەبوونەوەی ئیستبدادی ستەمگەری چ شابێت و چ ڕاهبەر. ئەو کات دەماوەت بەڵێ بۆ ئازادی، بەڵێ بۆ یەکسانی و بەڵێ بۆ بەرابەری ژن و پیاو. ئێستاش ئەوە تا ئەڵێین ژن ژیان ئازادی، واتە ئازادی یەکسانی و بەرابەری ژن و پیاو لە هەموو بۆدانەی کە دەیگرێتەوە وەرفەکان جاماژان پێدا. ئەو کات تێچووی شۆڕش و خەباتی شۆڕشگەرانە لە کوردستان بۆ کۆمەڵە فوادەکان و حەمەحوسێنەکان و خانەی مۆعینەکان و زۆرێکی تر لە هاوڕێیانێک بوون کە بە حەق هەر کامەیان ڕێبەرانی هەڵکەوتەی ئەو کاتی شۆڕش و چرای ڕێنمینیکەر و ڕێگەنیشاندەری ئێستامان بوون و هەن. ئێستاش ئەوەتا کچان و کوڕانی هەڵکەوتە و شۆڕشگێری کوردستان دەبنە تێچووی شۆڕشی ژینا کە بە حەقیقەت هەر کامەیان ڕێبەران و خەباتکارانی ڕاستەقینەی ئەم شۆڕشان لە شار و شەقامەکانی کوردستان و تەنانەت ئێرانیش. بۆیە لە ڕوانگەی منەوە کۆمەڵە و شۆڕشی ژن ژیان ئازادی دوانەیەکی نەسرەوتووی بە باڵای یەکتر تەواو کراون، یان ئەوەتا ڕێنسانسێکی یەک بە دوای یەکترن کە هەڵگری یەک بانگەواز و ڕێباز و گەیاندنی یەک ئامانجن لە کۆمەلگادا کە ئەویش دەرهێنانی مرۆڤە لەژێر دەستەبوون، کۆیلایەتی، زوڵم و زۆر و گەیاندنی بە مەنزڵگەی مرۆڤ سالاری، گەیشتن بە ئازادی و سەربەستی کۆمەلگا بە مەرجی لە گۆڕنانی سیستەم و حاکمیەتی داخۆنسێنەر و جنایەتکاری ڕژیمی فاشیستی مەزهەبی کۆماری ئیسلامی لە بەرێک هەڵوەشاندن و بۆ هەمیشە خاپۆرکردنی بناغەکانی زوڵم و سڕینەوەی سونەتگەری دواکەوتوانەیە، سڕینەوە و نەهێشتنی هەڵاواردنی ڕەگەزی و لە کۆتایی ڕێگەکەشی داگەیشتن بە کۆمەلگایەکی سەربەست و یەکسانی خواز و سۆسیالیستە. شۆڕشی ژینا نەتەنها حکوومەتی ئیسلامی لە ئێران بەڵکو لەسەر جەم ناوچەکەدا تەنجی بە حکوومەتە مەزهەبی و ستەمکارێکان هەڵچنیوە. ئێمە دیمان کە بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران بوو بەهۆی شکڵگرتنی تاالبان، داعش، حیزبوڵڵا و زۆرێکی دیکە لەو ڕەوتە دەمارگرژ و توندرەوە شیعە سونەکانیش تەنانەت. بەڵام ئەم شۆڕشە ڕێک لە خاڵی پێچەوانەی ئەواندا و ناوچەکەی بۆ جەریاناتی کۆنەپەرستی مەزهەبی نائەمن کرد و موژدەدەری ئاڵوگۆڕە قوڵە کۆمەڵایەتی و فەرهەنگی و سیاسیەکان بوو. لە ناوخۆی وڵاتیش توانیوێتی سەرجەم ئەو دابوونەریت و کردتۆرە چەوت و ئەشاعیرێ دواکەوتوانەیەی کۆمەلگا کە بە پشتیوانی و پشت ئەستووری دەسەڵاتی مەزهەبی شیعە و دژ بە ژنان، کچان و مێت مناڵان بەڕێوە دەچوو، لە دەستدرێژی، شکەنجە، کوشتن و سووتاندن ژنان یان بە زۆر بەشودانی کچانی مێت مناڵ پاشەکشە پێ بکات و بەرەو نەهێشتنیان بەرێت لە واقعە. دیارە دەستکەوتگەری زۆری هەبووە، ئەمە یەک لەو دەستکەوتانەیە کە گرینگە. وێ بە هەر دەرەجەیەک شۆڕشی ژن ژیان ئازادی پاشەش بکات، بە هەمان دەرەجەش کردەوەی پیاو سالارانە و ژن کوژانە زیاتر پەرەدەستێنێتەوە. هەر سێ ڕووداوی چەند ڕۆژی ڕابردووی شاری سنە و کامیارانیش لەوانە خاتونەگین ڕۆستەمی و ئەو کچە 14 ساڵانەی کە درا بە پیاوێکی 35 ساڵان و هەروەها خاتوو ڕێزوان نەدیمی گەواهی ئەو قسانەی من لە واقعە. بەداخەوە ئەوەی لەم ماوەیە و زیاتر لە دەرەوەی وڵات واتە دیاسپۆرا، ئەوەی کە هەموو ئێمەش لێرە تێداین و هەی
لەلایەن هەندێک لایەنی ڕاستەوی ناوەندگەرا و بە دیاریکراوی جەماعەتی سەڵتەنەت خوازان و ڕزاپەهلەوی هاتۆتە کایەوە لەوانە هاوپەیمانی چەند کەسی واتە ئیتلاف چەند نەفەرە دواتر دیاریکردنی چەند مەرجێک و ئەوەی کە بە سێمەرج مەشهوور بە سێمەرجەکە مەشهوور بوو و ئینجا کەمپەینی من وەکالەت دەدەم و کە باسی لێکرا بە دواشیدا پرسی جودایی خوازی ئەوەی کە پێی دەوترێت تەجزیە تەلەبی و پرسی یەکپارچەیی خاک واتە تەمامیەتی ئەرزی و سەروەری نەتەوەیی حاکمیەتی ملی هەنگاویان بۆ هەڵەنا تەواوەن ئەوە بوو کە کۆماری ئیسلامی بە هەموو توانا و هێزی سەرکوتی خۆی خوازیاری بوو و هەوڵی بۆ دەدا بەڵام سەرکەوتوو نەدەبوو و دەستەوەستان مابوو بەڵام بینیمان کە ئەمە گروپە لە دەرەوەی وڵات توانیان بە قەڵی وەرگرتن لە پارە و پولی زۆر ڕووزەوەنی گوماناوی و چەندین کاناڵی تلڤیزۆنی و ڕسانەیی ئەو بەرپرسیارەتی ڕژیم بگەێنە ئەنجام تا ئاستێک کە توانیان لێکترازان و لێکداپسران لە ڕیزەکانی جەماوەریشدا تەنانەت دروست بکەن هاوشێوە و هاواهەنگ لەگەڵ دامودەستگای تەبلیغاتی ڕژیم کۆماری ئیسلامی خەریکی بڵاوکردنەوەی درۆ و تەبلیغاتی ژەهراوی لە دژی خەڵکی کوردستان بوونی نەتەوەی جۆراوجۆر و جۆراوجۆر لە جۆغرافیای ئێراندا ڕەت دەکەنەوە زمانی کوردی بە لەهجە و زاراوەدا دەنێن بە چاویلکەی 50 ساڵ پێش ئێستایان و لە ڕوانگەی ئەو کاتی دەورانی حاکمیەتی استبدادیان دەڕوانە کورد و فەرهەنگ و مێژووی خەڵکی کوردستان ئاوەژوو دەکەنەوە پرسی یەکپارچەیی خاک و سەروەری نەتەوەیی کە بە تەنها پێناسەکرابێت لەسەر ناسنامەی یەک نەتەوە کە ئەویش خۆیان بن و بێبەری و بێبەش کرابێت لە ناسنامەی نەتەوەکانی دیکە لەوانە کورد جگە لە سەپاندنی خواست و هویەتی فاشیستی ناوەندگەرانە بۆ دەسەڵاتی تاگرەوانە و داڕشتن و دابەشکردنی نەتەوەکانی تر بە هاوڵاتی پلەدوو هەروەها دەستپێکردنەوەی سەرکوتی دووبارەی کوردستان لە دوای ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئامانجی سەرەکیانە بۆیە لەلایەن کوردەوە حاکمیەتی جەماوەری کە ئامانج لێی سڕینەوەی هەموو ئاسەوارەکە لە سەدبارەکانی هەردوو حکوومەتی پاشایەتی و ئیسلامی بێت و لەگەڵیشە بەڕێوەبردننی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی دانیشتووی ئێران و یەکێتی بۆ بەیەکەوەمانەوەی دڵخوازانەیان لەسەر بڕیاردانی ژیانی هاوبەش و هاوچارەنووس قبوڵ نەکردنی مافی ئینسانی و دیموکراتیەکانی خەڵکی کوردستان و باقی نەتەوەکانی دانیشتووی ئێران بەشداری لە چوارچێوەیەکی ئازاد یەکسان و سکۆلدار کە بکەم ئازارترین و ئینسانیترین ڕێگاچارەیە بۆ ژیانی نەتەوەکانی دانیشتووی ئێران لە پاڵ یەکتردا بە بڕوای من دەبێت بخرێتە دەستوری کارەوە بەڵام بۆ چەسپاندن و مسۆگەرکردنی وەها بەرنامەیەک و بۆ ئەوەی کە کورد ئەم جارەش سەربراو نەبێت و دەستی بە بەتاڵی لە هەمبانەکە نێتە دەرەوە لە شێوەی ساڵی 57 پێویستە نەخشەڕێگای نەتەوەی کورد بە چەپ و ڕاستیەوە لەلایەن سیاسەکان و جەماوەری کوردستان دل بە مەترسیە گەورەکە بکەن و ناوماڵی خۆیان ڕێک بخەن و یەکگرتوانە و هاوفکر و هاوپشتی یەکتر هەنگاو بنێن بە بڕوای من دەبێت ئیتلافێک و ژوورێکی فکری هاوبەش خۆیان کاتەوە تاکو ڕێگە بگیرێت لە هەر چەشنە دەرکەوتن و دیالۆگێکی پچر و هەندێک جاریش لاواز یان ئەوە تا ڕێکەوتنی ژێربەژێر و تاکەلایانە کە خزمەت ناکات بە دواڕۆژی گەلی کورد نە لە ئاست کۆماری ئیسلامی و نە لە ئاست فاشیستی ناوەندگەرا من لە کۆتاییدا ئەوەندە دەڵێم ئەم شۆڕشە واتە شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕژی سەرجەمگەرانە بە هەموو ڕەنگ و ئایدیا و فکرێکەوە بۆیە ئەڵێم با ئەوەی لە ڕێگەی خەباتی ڕێکخرا و یەکگرتوانەی جەماوەر و کچان و کوڕاتمان لە بزوتنەوەی شۆڕژگێرانە و شۆڕشی شەقام بە دەستمانێناوە با لە دەستمان لەم قۆناغەدا لە دەستی نەدەین و هەمومان بەیەکەوە بتوانین لەو ڕابطە هەنگاوی دروست بنین.
دەست خۆش بەداخەوە وەختی زۆرمان نەماوە بۆ بوونەوە مەجبورین وەختێکی کەم دانین بۆ کاک پیرۆز و کاک ئەسعەد بۆ جەمعبەندی ئەو سری سوال و نەزەرات و پیشنهادانەی کە لەلایەن حازرین و دیارە بە چڕوپەڕی ڕەنگە پێیان نەگەی بە دەلیلەوە سەعاتی 9 دەبێت لۆکاڵەکە تەحویڵ بدەین یعنی بە هەموو کارەکانیان گەیشتبی ئیسێش تقریباً 8 و 7 دقیقەیە وەخت ناگیرم کاکەسان لە تۆ دەست پێکەین و دواییش کاک پیرۆز لە چوارچێوەی بەزانم خلاصە 4 ساعتەکەکەن و فقط قەضاوەتکەن لە جەمعبەندیەکی کەم بە ئێستا خۆڕەکەمان کۆتایی بێت. زۆر سپاس. من ئاماژە بە دوو نکتەی بوچکە دەم. یەکەمیان لەسەر مەسەلەی ئینشعابات لە ناو جەریاناتە کە یەکەمیان زۆرتر دیارە لێرە بەحسی ناو خۆمان کراوەوانە. خۆ حزبی وا هەیە یەک ناویشی هەیە بەڵام ئینشعابیشی کردووە. حزبی وا هەیە مەسەڵەن ئەسڵ مەسەلەی ڕاست و چەپی ژیان تیا مەترەح نییە بەڵام جیابوونەوەیان تیا ڕوویدا و لایەنێشە حتمەن ڕووەدان. موضوع ئەوە نییە واقعاً و ئێستەیش ینی گفتمانی سیاسی و بەحسی تەشکیلاتی ئێمە چە لە ئاستەراسەیە چە لە کوردستانە ئەوە یەکە. ئەو کەسانەیە کە پێیان وایە لە چوارچێوەی بیرۆباوەڕێکی سوسیالیستیە لە چوارچێوەی بیرۆباوەڕێکی چەپ و ڕادیکاڵا کە پێیان وایە خزمەتەکە بە بەرەو پێشبردنی ئەم مبارزە چۆن خۆیان تعریفەکەن ئەوە زۆر هین نییە یانێ زۆر لە ڕوانگەیونە و زۆر مهم نییە. مهمەوەیە کە چۆن پێیان وایە خزمەت بەو ڕێبازە مشەخەساکەن باوا خۆیان تعریفکەن. ئەنێ مانعێک نییە بۆ هاتن و هاوکاریکردن لەگەڵ کۆمەڵە و حیزب کۆمۆنیستی ئێران چە خۆت وەکو کۆمەڵە بناسێنی چە وەکو حیزبی کۆمۆنیستی ئێران خۆت معرەفی بکەیت. بەڵام لە لەحاز ئەوەی کە ئێستا ئێمە لێرە بینەوە بڵین دەی باشەوە ئێمە ئەندام بۆ کۆمەڵە وەرەگرین و دەبێت چۆن لە کۆنگرەیەکی مشەخەسا بڕیاری لەسەر دراوە بۆ شێوە کار بکەین لە لەحاز دەبواری بەسلاح سیستمی کاری تەشکیلاتیەوە دەبێت لە شوێنی هیوایشە بڕیارێکی لەو چەشنە بدرێت کە ئیدامەکاریمان بە چ نەوعی بێت. بەڵام هەتاکو ئەو وەختە لە هیچ کوێش تعریفمان نەکردووە کەسێکە پێ باش نەبوو ببێ بە عزوی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەوە دۆستی کۆمەڵەیش نییە دۆستی حیزبیش نییە. ئەوە لەو بوارە زۆر بە کورتیش بمەوێت هەر لە درێژەیە و قسانێک کە تا ئێستا هەمومان کردمانەوە پێمان وایە ئەهەمیەتی هەست بۆ حاڵ حازر مبارزەی ئێمە لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ئەویش ئەوەسە کە بەڕاستی تەئسیراتێکە یان نەخشێکە ئەم خیزشە انقلابیە لە حاڵ حازرە هەسی لەسەر بەرزکردنەوەی شعارەهایە کە ئێوە هەموو تەمەنتاندان لە پێناویە داناوە. هەموو تەمەنتان باسی ئازادیتان کردووە، باسی بەرابەریتان کردووە، باسی یەکسانیتان کردووە، باسی ئیزافەکردن پاروەنان بە سفرەی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەدی کۆمەڵگاتان کردووە. ئێستا ئێوە خەریکن باستابی ئەو مبارزەی خۆتان لە ناو جامعە ئەبین نەویتر. ئەنی تۆ بڕۆ تو ئاشاکە بزانە هەموو ئەو شعارانەی ئەدرێت لە سیستان و بەلوچستانەوە تا تێتە تاران تا تێتە کوردستان تا ئەڕواتە تەورێز و نازانم گۆشە بە گۆشەی ئێران هەموو ئەو خواست و ویست و شعار و دروشم و نازانم داواکاریەی کە خەڵک هەیەە هەمووی ئەوەیە کە ئێوە وەکو فعالینی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ئێوە وەکو کەسانی قەدیمی ئەم تەشکیلاتە ساڵهای ساڵ دفاعتان لێکردووە ژیانی خۆتانتان بۆی داناوە و ئێستا خەریکن سەمەرەگەی لە ئینقلابێکا بینەوە و بۆ تەقویەتی ئەم ئینقلابە بۆ تەقویەتی ئەم شۆڕشە کۆمەڵە پێویستی بە یەکەی ئێوەیە هەر کام لە هەر ئاستێ لە بە هەر شێوەی بە هەر تعریفێکە بۆتان ئەکرێ دەبێ سعیگەن ئەو ڕێبازەکە هین خۆتان بووە و هین خۆتانە بە هین خۆتانی بزانن
و بۆ بەرەو پێشبردننی گشتمان دەست بخەینە ناو دەستیەک و هاوکاری یەک بکەین. لە کۆتاییە من دوارە سپاس گشتانەگەم کە ئەمڕۆ لەم کۆڕە بەشدار بوون. هیوادارم کە گشتمان توانیوێتمان کەڵک وەرگرین، سوود وەرگرین لەو قسە و باسانێک کە کردمان. ڕەخنەکان ئێمە بگۆزینەوە بۆ شوێنە خۆیەوە لە شوێن خۆیان قسەی ئەو ڕەخنەگەلە بکەین، قسەی ئەو خواستانە بکەین کە لێرە مەترح کرا و لە کناریش یا چاوەڕوانی هاوکاری زۆرتر و بەشداری فعالی زۆرتری یەکە بە یەکەیەوە عزیزین. زۆر سپاس. سپاس بۆ هەموو لایەکتان، بۆ پرسیارەکان، بۆ تێبینیەکان، بۆ ملاحەزەکان. بە نظری من مجموعاً بە طوری کولی بەحسا و پرسیارهایشی زۆر مهم و ئەساسی مەترح کردران کە لە جگای خۆیدا احتیاجی بە قسەکردنە، احتیاجی بە وەختی زیاترە و مەزمانەوان. قیامی ژینا سەرەتایەک بوو بۆ قوڵکردنەوەی شەرایەتێک بۆ هاتنە مەیدانی مبارزەیەک کە ئەو مبارزەیە لە تولی 40 ساڵی ڕابردوودا هەوروجودی بوو. ئەمە لەسەر یەک کەلەکەبوونی ئەنوا و ئەقسامی ستەم، خشونەت، میلیتاریزم، مەجموعەیەک لە زوڵم و زۆر باعث بەوە بوو کە وەختێک ستارتی ئەو لێدرا لە 4 مانگ لەوە پێشەوە شرایطێک و ئومیدێک بە وجود بێنێ کە ئەوە پرۆسەیەکە کە شرایط ناگرێتەوە دوایە کە ئێمە دەگەڵ لەو ئۆزاعیدا کە ئێمە دەگەڵی مواجهین لە لەحاظی سیاسیەوە تەبیعیە کە دەگەڵ ئەنوا و ئەقسامی بیر و بۆچوون و فعالیت‌های مختلفیش مواجه بین، ڕوبەڕوو بین. بۆیە ئیدامەی ئەو قیامە زۆر مهمە بۆی کە زۆر سەق دەکاتەوە. بە بڕوای من فعالیەتی هەموو لایەک، هەموو ئەحزاب و گەرایشاتی سیاسی بۆ ساختکردنەوەی خۆیان و حتا بۆ تشکیلی ئیحتلاف لە یەک زاویەوە کاملەن تەبیعیە. ئەوەی کە سەڵتەنە تەڵەبەکان تێدەکۆشن کە هەوادارانی خۆیان کۆکەنەوە کاملەن تەبیعیە. ئەوە بەرئەساسی منافعی خۆی دەیەوێت ئالتەرناتیڤ سازی بکات، دەیەوێت دەستپێ ڕۆژی قودرەتی سیاسی ئێراندا بەشدار بێ و ئێمە تاریخ و تەجروبەی ئەوەشمان ئەنجامای ئێران دیوێتی. بۆیە لە یەک منزەری لە منزەری ئازادیهای سیاسی و حقوقیەوە حتا سەرمایه‌داران و بۆرژوازیش دەتوانن تلاش بکەن بۆ بەهێنشی خۆیان. بەڵام ئەوەی کە لە نظر حقوقی و ئازادیهای سیاسی بەحسێکە، بەحسی مەنافع بەحسێک. ئێمە ناتوانین پێش بە فعالیەتی ئەحزاب و گرایشاتی بۆرژوازی بگرین بڵین بە دلیلەوە کە ئێوە یا مەسەلەن گلیان لێ بکەینەوە، ئەوە فعالیەتی تەبیعی خۆیان دەکەن. پس ئێمەش احتیاجمان بە فعالیەتی تەبیعی خۆمانە بۆ ئیتحادێکی وەسیعتر، بۆ تاسیردانان لەسەر ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە کولی جامعەدا. ومعلومە کە ئاڵوگۆڕهای بنەڕەتی ئیمکانی نییە بەبێ ئەوەی کە کۆمەڵانی متشکل لە سەطحی میلیۆنیدا و ئاگاهش بن کە عەلەیهی چین وەچیان دەبێت بێنە گۆڕێ. و ئەوە چالش و مەسافێکی یەکجار زۆر گەورەیە، نەفەقەت لە مقابل ئێمەدا وەکو تەشکیلات وەکو حیزب، بەڵکو لە مقابل هەر تاکە کەسێکە کە خوازیاری تەغییری وەزعی مەوجودە. بۆیە ئەو شرایطە سوالاتی زۆر مهم بە وجود دێنێ و زۆر مەسائل قوڵ دەکاتەوە و ئێمە احتیاجمان بۆیە کە لە هەموو ئەو سوالە و مەسافانە خۆی لێ بدەین. مەسەلەن یەکێک لەو بەحسانەی کە لێرەشدا مەترح کرا من فقط ئەوەندە باسی دەکەم. بەحسی حیزبی کۆمۆنیست بەحسێکی باشە با بکردرێ، بەڵام وەک نەزەری فەردی خۆم ئەوەی دەڵێم ئەلعان دەو شرایطە سیاسیدا کە ئێمە تێدا قرارمان گرتو، جامعی ئێران تێدا قراری گرتو، بەحسی ئالتەرناتیڤ سازەکان، بەحسی ئەوەی کە ئێمە هەتا کۆبینەوە زیاد باشترە هەتا متەفەرق بین، بەحسی خۆ چەسپان بە ناوەرۆک نە بە شکل لە جگای خۆیدا مهمە، بەڵام ئێستا ناوەرۆک جەهەت تەعین دەکا. بەحسی حیزبی کۆمۆنیست ئایا ببێ یان نەبێ جایگای ئەوانە
الآن دو مقطعيدا على رغم أنه مقبولة باب كردري قيدناك بلام إما أوي ودواخين باشتري بخازان زي إما وبدليل وك إما معمولين للحازي فرهنجي وسياسي وجوري كفير بوين كده بسرعة شتك وانيكين مشخص كينو بروسيبو ديالك قيدناك بعدني وتودا بعدني إما دا نزلاتي جوازها به إما ما ويقلو بيش هورياني روتي سوسياليست هاتنا ونيو تشكيلات كتسان صار له بيش بناب بريالك كوميتي مركزي أو سردام همو إخراج كلام التشكيلات تزور باشا إما دوي تحولات بوجيشتين كأو بريال لفلان مقطعي ده نادرس بو ودرستكي ويك إما آية توانين شرائط بقرينو دوايا كردرا وكدي أو تسبيب كراك هوريان بقرينو تشكيلاتي خويانا وقتك هاوريان قرانوا هیچ قيد وشردك سياسي مطرح نبو قبلين ايوا دتوانن اواش بحثنا سر حزب كومونست ايران ايوا دتوانن بقرنوا بو شرتي كنزرتها او نزرتها النبي اصلا حزب بحث نبو ايما كمان بهمان اندازك ايوا اندامين تشكيلات بون لفلان مقطعي ده بحفظ نظراتي خوتن نظرات وديدقاي خوتن ونون تشكيلات او استابق خازان يعني لمنزلي شيء حتى مبارزه طبقاتي ده او بخازان زي ايما دي إما دبي ظرفيات مان أو عند ظرفيات مان هبه كبلين زور باشا إما ديرجا هاي مختلف نظراتي مختلف دتوارتيو وحزبي ده دتواني بوني هبه ودتواني بيكو فعاليات كان كما إنك يستوعبوا أو بخويا نمونة شيء ديك أويا ك كاو سؤال شيء زور مهم مطرح كآية مضمون مهم يا شكل يا شكل مثلا أدير ده مضمون زور مهم أجر كسيكا إيمك أو قصانة دكين ترين للحازي فرهنجي واحتياج من كار زياتر بكين أجا آزادي خواستر بين إيما تحمل زياتر من هي بنظراتي مختلف بلا محتواتنا خما كومونيست تعرف دكين دليل ما زرياني كي كومونيستين وبالسوسياليزم مبارزة دكين بلا مثلا أجا إشارة كان بين شعباتي جزشتا إيما مثلا برو كاك عبد الله متدين برسيار قبل آية كعولا تو استاج وكو صالي الشخص خد بكومونيست خد كومونيست تعريف ذكي حتما كاك عبد الله برسياري شدي كده ذاته بس أو برسياري كده ذاته مزمونية احتياجي بوي كسبت بكردري وبرسميات بناسري بس أول رجع كان زدا ذكاته يعني قابلة أجر كافية أجر كسيك بلا أمن بو أمن إنسان شيء سبم آزادي خواز وعدالة خوازم بو هروشته كلياني كديلين كإما خاتت جبهية كوا بلا ما قل لبنا غرا بلا أمن دقل أو بيروبوتشونا أمن تزديد نظرم كردو خدي تزديد نظر كردن مشروع هركس حقي هي إخواتي بلا منظور مويه كمحتوى زور مهمة قصي آخر شيء قصي آخر ويك إما أورو لازمناك جوابي هم مشتيك ما بيبي بدليل وك ده مقابل سؤالات ومسافة هاي قدين كاحتياجي بتلاشي جمعية ده تويل سر موضوعك بالنتيجة بقي احتياج بوي كتجمع دانشي وبتوريد جمعي قصير سر بقي وبدركي مشتركي جمعي بقي لسر موضوعك بوي كحركتك تأثير وزارة البيئة جابويا أوانا إما دقل دنياك للسؤالات مسائل لدنياي أورودا مواجهين مخصوصا درابط إيماج دبي تلاش بقي بو alternative سازي اللي ودلين حكومتي كريكاران وزحمة كشان لطريق تشكل كاني خوانوا هم زمان جو دلين خلشينا كوملا تقويت كان ورن في ملحق بن وتقويتي أو تشكيلاتها بقازان زي أو ألترناتيوية كهموما مصالبوا بمبارزتك جابويا أوانا إما احتياج ب تلاشي كي جمعي تري أجاهن تري فقد يكبر ديكش كالي باسي كرد شلون ذكر ذي الأحزاب السياسية كأو نزلت عنين هي وين شبكين فقد أولمنا هيز تناقض الشيء إما أو حزب تشكيلات كوملا لجنبش يقدها هي جنبش ملي كلو جنبش ذا أحزاب السياسي مختلف تدافع زرياني شيء اجتماعي ناتواني منطقا ناتواني داتواني وابكا بلام منطقي منافع منطقي أسود الله دلتو احتياج بويه كدقل أحزاب السياسي ديالوجت هبه هاوكاريت هبه هستان دانشنت هبه أو جيجايك هاوكاري لازمه هاوكاري بكي زور باشكرش بكي إما ده مقابل جمهوري إسلامي ده هو شيء مشخصة توابي أحزاب فعالي سياسي احتياج بويه كردستان ك تقريبا هاو دنبن
متحد بن لما قابل جمهوري إسلامي دا وتواوي توتاها كأو رجيم دايدنا عليه حساب السياسي وبو باراستني فيزيكي خويا بۆیە بڵێ ئیمکانی هەیە هیچ دەتەناقص دانێ دەگەڵەوەی کە ئێمە سوزانم لە زاویەیەکی کرێکاری سوسیالیستیەوە لە جبهەی خۆشماندار فعالیت بکەین بۆیە دەڵم فعالیتەکان چەند بوعدین بۆدیچانەوەیە و ناتوانین بڵێن ئێمە ئەوەندە کۆمونیستین ئەوەندە مبارزەی تەبەقاتێ کە مەسلەی میلی و مەسلەی ئەحزابی سیاسی ئەوانە نادیدە بگرینەوە مش بە زەردی ئێمە تەواو دەبێت کەما اینکە تاریخ نیشان داوە کە هاوکاریکردن بە قازانجە هەتا نەکردن مثلا یەکێک لەو خاڵانەی هاوکاریکردن ئەوەیە کە مانعی مثلا پێکهێنانی شەڕی ئەحزاب لە کوردستان لە داهاتوودا دەبێت دەیەوە احتیاجی بە فەزایەکی سیاسی با فەرهەنگ کەمێک متمەدنانە هەیە کە ئەوانە دانیشتن پێکەوە اختلاف و نەزەراتی جیاوازیش بە جگەی خۆی من زۆر سپاستان دەکەم بۆ بەشداریتان لەو کولەن سمینارە هەم سپاس بۆ ئێوەی کە زەحمەت و کێشاوە ماندوو بوون و هەم سپاسش بۆ حوزە یوتیوبەری کە ئەو بەحسانەیان ئەو سیمیناریان تشکیلدا بە نظری من بەحسایشی زۆر مهم مەترحکرا عەلا ڕەغمی کە زۆر شتیش ماوە کە نەکوترێ و ئێمە زۆر شتمان لەبیر چووە و هەرەوەندە دەکرد زۆر سپاسان بەڕاستی من خۆمە بە حاڵ خۆم ڕازی بووم لە منازەرەی نایبنی سیمینار نایبنی دەستی دوو هەوڕێ خۆشەویستی کۆمیتە مەرکەزی کۆمەڵە کاک پیرۆز ناسرین پارێزات خۆش بێ کە زەحمەتیان کێشا و بەشدار بوون تەکمانە دەستی ئێوەش خۆش بێ ئازیزانی کە وەختی خۆتاندانیا بەشدار بوون لە خاڵەتگەر بوون لە چاوەخنەتان دەڕۆی چە سەعاتان کرد چە پیشنەهاتان بوو زۆر زۆر مەمنون فرەفرەشەوێکی خۆش بوو سمینارێکی باش بوو ئاخرین بەشی بە ئێستا سمینارەکەمان دەبێتە خوێندنەوەی شێعرەکەی کاکی ڕەزا زۆر سپاس و مەمنونە بە منیش لێرەوە 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە بە هەموو ئەویندارانی ئەم ڕێبازە کرێکاران و زەحمەتکێشان پیرۆزبایی ئەڵێم دیارە ئەو شارە من بە ئیجازەی کاک ئەحمەد و کاک شاڵاو لەلایەن شاعرێکی نەناسراوە بەڕاستی نازانم شارەکەین کێ بەس شارەکە بێ مناسبەت نییە بۆ ڕۆژی کۆمەڵە من شەوە زەنگی هەژاری و ئاسۆی برینەکان ڕایپەڕاندم من گوڵەگەنمی برسیەتی ڕواندمی و لەناو دڵی تینوایەتی هەڵخوڵیوم من لە قرچە قرچی هاوینی سووتان و هەڵپڕوزانە بەفری ئاشتی و ئاسوودەییم و دائەبارێم بۆ خشت پێژە بێماڵەکان خشتی بناغەی ژیانم من شنەی شەماڵی بای وعدەم من کۆمەڵە زۆر سپاس بۆیە زۆر سپاس بۆیە دەستی هەموو لای خۆش بێت و شۆتان خۆش